خۆشەویستان ئێمە ڕۆژ باش بە هیوام هەمیشە تەندروست باش بن و لە ساغ بن لە هەرکوێ بینەرەوی سەرمانن ئومێدی تەندروستی باشتان بۆ خوازین ئەم ڕۆژ بە خۆشحاڵە و لە پرۆگرامی بینی باش با کۆمەڵێ برگە و بابەتی نوێ و گرنگ و جیاوازاتی و خزمەتتان بە هیوام تا کۆتای پرۆگرام بینەرەوی سەرمان بن بۆەوەی سود لە تەواوی زانارەکانی ئەمڕۆی پرۆگرامەکەمان وەرگرن تەوریەکەم و سەرەتامان بابەتێکی گرنگ دەبێت هەڵبەتە ئێمە لە نێو سودۆ بابەت ئەم بابەتە قسەی لەسەرەکەن یاخود گفتوگوی لەسەرەکەن و ئێوەش لە نێو ماڵەکانتان گوێبیست و بینەر بن تاکو سوودی لێوەرگرن ئەویش تەوەری ئەمڕۆمان گرنگی خوێندنەوە و دنیابینینی کەسی خوێنەرە تاکو چەند تاکی ئێمە خوێنەرە و تاکو چەندیش جیاوازتر و دنیابینینترە تا کەسانی ترەمانۆ زیاتر لەگەڵ فارس لەسەر یادوین فارس ڕۆژ باش بانی باش عزیزە زۆر سپاس وەرزان بانی وەش باش خۆشحاڵ و ئاسوودەم شادومانم کامەرانم بەختەوەرم کە ئەمڕۆژ لە دەستپێکی ڕۆژێکی نوێدادین و خزمەتتان هیوادارم کە هەموو لایەکتان باش بن ساغ مستەرامەت بن تەندروستی جستەی و دەرونیتان باش بێتوە ئەمڕۆژ بە شێوازێکی باش بە ئاپارێکی باش بە ئاراستەیەکی باش بەرنەسەر و گەشتبین بن دوور بن لە ڕۆژبینی پۆزتیڤن دوور بن لە نێگەتیڤ پاسیڤن یاخود با بڵێن ئەکتیڤن دوور بن لە پاسی بوون و ناکارابوون چالاک بن دوور بن لە ناچالاکی و هەموو لایەکتان باش بن دیارە وەک عەزیزە باسی لێوە کرد ئەمڕۆ تەوریەکەمان و پاشان میوانەکەشمان تایبەتمەند دەبێت بە خوێندنەوە یاخود گرنگی خوێندنەوە بەهای خوێندنەوە و ژیان دۆخ گوزەران ڕەوش فکر هەست هەست هۆش دنیابینی کەسی خوێنەر لە چاو خەڵکی ئاساییەوە لە چ ئاستێکدایەوە تا چەند گرنگی ئێمە بخوێنینەوە دیارە خوێندنەوەی شەکە لەو فاکتەرانی کەوا دەکا مرۆڤ دنیابینی بگۆڕێ یەکێکە لەو فاکتەرانی وا دەکا مرۆڤ هۆشمەند بێ باگا بێ وریا بێت و ڕۆشنبیر بێت ڕووناکبیر بێت و هەست بە دەوروبەری بکات لە هەمان کاتدا دروستەوەیە کە خەڵکی خوێنەر و خەڵکی قەڵەم بەدەست و خەڵکی نووسەر باس لەوە دەکەن کە دەڵێن لە هەمان کاتدا خوێندنەوە دروستکردنی جەهەنەمێکە بۆی کە تۆ تێیە بسووتیت بۆ لەبەرەوەی کاتێک کە ئەخوێنیتەوە کاتێک کە بە ئاگا بیت لە ژیان واقع دیفاکتۆ دەوروبەر لە گوزەران لە دۆخی سیاسی کۆمەڵایەتی ئابووری فەرهەنگی ڕۆشنبیری و تێکڕای ئەو دۆخانەی کە لە کۆمەڵگایە بوونە بە کارێک فاکتەرێک بۆی کە ژیانی کۆمەڵایەتی دەیمومەی هەبێت و لە دەردەشەکردن لەگەڵ لایانی بەرامبەرە خوێندنەوە وا دەکات کە تۆ جەهەنەمێک بۆ خۆت دروستکەیت بۆ کاتێک کە تۆ بە ئاگا بیت وە لە دەوروبەر تێگەیت ئەبینی کە هەستەکەی ژیان زۆر زۆر قورسترە بێت لە هەمان کاتدا بۆ لەبەرەوەی تۆ کە هەرچەند بخوێنیتەوە هەرچەند لە دۆخی سیاسی و لە دۆخی کۆمەڵایەتی و ئابووری و لە دۆخی فەرهەنگی و ڕۆشنبیری و مێژوویی گەلەکەت کۆمەلگا دنیا دەوروبەر ئیقلیم تێبگەیت ئەبینی کەوا تۆ لە دۆخێشینە هەموار دایت لە بارێکی دەرونی شڵەژا و شەپرزە دڕدۆنگ ڕاڕا سترێس ترس لە هەمان کاتدا و ئابینی کە لە وڵاتی خۆت بە تایبەتی کە پێدەوترێ عێراق و هاوکاتەرێمی کوردستان و کەرکووک هەندێک خەڵکن کە لە ڕووی پێگەی کۆمەڵایەتی و داراییەوە لە سەروی تۆن بەڵام لە هەمان کاتدا ڕەنگە لە ڕووی باگراوندی معرفی و فەرهەنگی ئەپستمۆلۆجی خەڵکانێک بن کە زۆر ئەهەم پاسی بن ناکارا بن خەڵکانێکی ناچالاک بن خەڵکانێک بوون کە بێباگراون بن بێمعریفە بن بێ ئەپستمۆلۆژیا بن بەڵام لەو پێگەیە لە سەروی تۆن ئەموا دەکات کە بۆیە حاڵی کۆمەلگا لە ئێستای بینین کە لە دۆخەیە وەک دەوترێڵە کەسی شیا و بۆ شوێنی شیا بەڵام لێرە کەسی نەشیا بۆ شوێنی شیاوە بۆ لەبەرەوەی کۆمەلگاکەت ژینگەکەت دەوروبەرت هەمووی فاکتەرێکەوە کارێکە بۆی کام دۆخە بخۆڵقێنێ و بێگومان گەلی خوێنەر گەلی هۆشیار گەلی ئاگا بە ئاگا گەلی ڕۆشنبیر گەلی خاوەن فەرهەنگ خاوەن کەلتور گەلێک کە زیندوو بێت گەلێک کە دۆگمانە بێت چەقبەستوو نەبێت لە شوێنی خۆیان ڕاوەحە نەکات هەمیشە هەوڵەداکەوە کەسی باش لە شوێنی شیاودا بنێ و ئاگایی دەستە جەمعی ئاگایی گەل ئاگایی یاخود هۆشیاری گەل وا دەکات کە خەڵکانی باش پێشڕەویان بکە بەڵام هەر گەلێک ناهۆشیار بێ ناواعی بێ نەخوێنێتەوە ئەو گەلە لە شوێنی خۆیان چەقە بەستێ و ئەو گەلا بێتە بێگومان تەنانەت لە نێو بازنەی مێژوودا نەک تەنها لە نێو بازنەکەیە بخولێتەوە بەڵکو لە دەرەوەی بازنەکەش لەسەر دەستکەوتەکان و لەسەر لاپەڕەکانی مێژووی خۆی نووسووە خەوتووە بێ ئاگایە لاواعیە بۆیە گرینگە ئەنیسان جاری وایە مرۆڤ هەن
لە دمی خۆیان نەگرنەوە تەنانەت بووی بە دوای کتێبێک کۆن و کتێب بکڕن بیخوێنەوە بۆ لەبەر لەم ژیانە کاتی ئێمە تەنانەت ئەوانی کە باوەڕیان بە پاشە ڕۆژەیە دوا ڕۆژەیە بێگومان ینی خوداوەندیش لەسەر عقل محاسبەتەکە ئەو عقلی کە داوێتی بێت دەسا جیاوازی نێوان ئینسان مخەیر موسەیر چییە؟ جیاوازی نێوان ئینسان و پەرژین بێ ئاژەڵ چییە؟ ئەو عقلەیە و ئەو عقلەیە کەوا دەکات تۆ کردارەکانت باش بن لە هەمان کاتدا کردارەکانت شەیتانی و خراپ بن، کردارەکانت ئاهوری بن و کردارەکانت لە هەمان کاتدا کردارگەلی خراپ بن. بۆیە کە مرۆڤێکی ساغڵەم بین، مرۆڤێکی پاک بین، پێگەرت بین، گرنگە باگراوندێکی باشمان هەبێ، گرنگە کە فکرێک هەستێک هزرێک نەستێکی تۆکمەکریت بێگومان گەنج هەڵچەجن ئەنی بۆن لە وڵاتەیە دروستەوەی دەڵا بردووە گەنج گۆڕانکاری کردووە لە شۆڕشەکانە بەڵام بۆ پێویست نەبووە سەر وەختێک لە قۆناغێک ئەوروپاش زۆر لە پاشی ئێمەیە بووە لە ئەوروپا دادگای پشکنین لە ئەوروپا سەدەکانی ناوەڕاست لە ئەوروپا سەردەمی تۆلەرانس و حکمی کڵێسا و بەڵام پاشان ئەوروپا بە سەردەمی ڕێنەسانس و سەردەمی ڕابوون و سەردەمی پێشکەوتن و سەردەمی ڕۆشنگەری بە پێشەنگی مۆنتسکیۆ و میرابۆ و دانتی و لە ڕێگای شانۆ لە ڕێگای فکر و هەست و نەست و هزرەوە ئەوروپای ئێستاەکەەوە بۆتە لانکەی پێشکەوتن و سەرمەشقی دنیا و لانکەیە کە لە تێکرای جموجۆڵە سیاسی کۆمەڵایەتی فەرهەنگی تەکنەلۆژی و هەتاوەکو دواتە ڕۆڵیان هەیە بۆیە بەڕاستی لەسەر خوێندنەوە چنێ قسە بکەم ئێستاکە ڕەنگە دەراچەیەک نەبێ و نەگەین بە ئەنجامێک چونکە دوجار مرۆڤ تاوەکو خۆی نەگا بۆ قەناعەتەی کە بخوێنێتەوە تەسەوڕەکەم ینی واعیز بوون ئامۆژگاریکردنی لایانی بەرامبەر هۆکارێک نەبێ ڕەنگە دروستەوێت کە کاریگەری هەبێت لەسەر چەند کەسێکی یەهان دەستە بژێر بەڵام دوجار تۆ بۆ چۆن لە شتێکا لە کارێکا شکستە هێنین سەرکەوتو نابی اینجا پندوانەی لێوەرەگری بۆ نمونە تۆ لە ژیاندا هاوڕێتی کەسەیەکەی کاتێک کە شکستە خوازی لە لۆ هاوڕێتیەوە بینی کەسێکی باش نییە ئەو جا پندوانە وەرەگری بۆی کە پاشان لە پاشە قۆناغا هاوڕێکی باش پێیا بکەی و متمانەیەکی تونند و تۆڵی کۆرانە بە بەرامبەرەکەت نەگەی خوێندنەوەش لە هەمان کاتە بۆ شێوازێ ئێستاکە بۆ لەمونە هەندێک خەڵک ڕەنگە بڵێ خوێندنەوە چییە و چی سوودێک لە کتێبا هەیە و ڕەنگە هەندێک خەڵک پارە بە جێگەی هەموو شتێک بزانن ینی پارەی بدەمە کتێب بچەڵام دوازار چەند خۆش ئەگەر پارەش هەبێت و بشخێنیتەوە ئەگەر پارەش هەبێت لە شوێنێکە لە کۆڕێکە لە کۆبوونیەکە دابنشیت بتوانیت کەسێک کە توانجێکە لێدا بۆنە تۆش و پێێنێ بە کەسایەتێکی مێژوو یاخود کەسێک بۆ نمونە بە تۆ بڵێ ئەفەندی ڕەنگە ساندێک خەڵک نزانێ وشەی ئەفەندی چییە بەڵام کە بە تۆیت ئەفەندی بەڵامگە تۆ شارەزایت لە مێژووی عێراقا هەبێ و شارەزایت لە سەروبەندی دەوڵەتی عوسمانی و پاش دەوڵەتی عوسمانی و هاتن ئینگلیز و مێژووە بێت ئەزانی کە ئەفەندی بە شێوترێ بۆیە گرنگە کە تۆ بخوێنیتەوە و باگراوندێکی باشت هەبێ بۆی کە لە شوێنی خۆیان وەڵامێکی پێویست بەلایانی بەرامبەر بدەیتەوە و هەندێک جارێک ئەگە زۆر بخەیتەوە تەنانەت پێویست بە وەڵامەکەش نییە بۆ لەبەری ئیکتیفاکەیت و پێویست بۆ نییە کە تۆ خۆت ببیتە ئاستی هەندێک خەڵکەوە بۆیە خوێندنەوە گرنگە پێویستە و ضرورە بۆ مرۆڤ گەلی ئەم وڵاتە بە تایبەتی بۆی کە لە تێکڕای پرسەکان لە کۆی سێکتەر و ستراکچەر و بنیاد و بنەما و پرەنسیپەکان شارەزاییمان هەبێت و دوجاریش مرۆڤگەلێکی ئاسوودە دەبین. دروستە جا کەسی خوێنەر بە شێوەیەکی گشتی لەسەر چی بنەما و ئاراستەیەک بنیانرا هەڵبەتە منە پرسیارە بۆ میوانەکەمان جێهێڵم زۆر جار فارس ئەوەترێت بۆ زانین یاخۆت وەرگردنی زانیاری لەباری وڵاتەکەت لەباری جوگرافی وڵاتەکەت مێژوی وڵاتەکەت مێژوو نەتەوەکەت بڕۆ بخوێنەرەوە زۆر جار کەسێکی بیانی لێمانە پرسێ لەسەر مێژوی نەتەوە لەسەر مێژووی کەلتورمان جلوبەرگمان خواردنمان کۆمەڵە شتی تر کە پەیوەندی یاخۆ پێوەستن با کەلتور و دابوونەرێتی کورداواری و کۆمەڵگەی ئێمەوە پرسیارمان لەبارەوە کرێت و ئەوەش ناشرینەکەیەوە لێرەدا ئەمە وڵاممان هەیە بۆ پرسیارەکە یاخۆ وێلدۆڕان کە خاوەنی گەورەترین ئینسیکلۆپیدیایە زیاتر لە پێم وایە دەبەرگە ئەگە هەڵە نابم باس لە مێژووی مرۆڤایەتێکە لە سەرتاوە و دروستبوونی مرۆڤەوە تاوەکو قۆناغێک لە قۆناکان و دەڵێ لە شوێنێکە هەر کەسێک هەر مرۆڤێک هەر ئادەمی زادێک با بە زمانی خۆمان بڵێن شارەزای مێژووی 3000 بۆ 4000 ساڵی مرۆڤایەتی ئەو دەڵێ مرۆڤایەتی نەبێت بۆ 4000 ساڵ ئەو تەنها بۆ سکی ژیاوە
شێ پێی نەوتێ مرۆڤ بەڕاستی ئەو قسەی ونسەرەیە درستە لەبەرەوە گرینگە زۆر جار لە قوتابخانەکان لە نێو باخچەکانەوە هەڵبەتە نێو زانکۆکانیشدا پێویستە گرنگی بە بابەتی مێژوو بدرێت یاخود بەوانە بدرێت کە پێویستن بە بەوەی کە گەنج ڕۆشنبیر بکە گەنج بتوانێت ببێتە خاوەن داهێنان و توانای خۆی زۆر جارەوەترێت من کتێب خوێنێتەوە بەڵام سوودم لە کتێب وەرنەگرتەوە بەڵام ئێمە چۆن بتوانین کتێبی بخوێنینەوە کتێبێکی سوود بەخش بێت کتێبێک بێت کە بتوانین لە هەڵبژاردننی پەشمان نەبینەوە کتێبێک بێت وەکو سەرەتایەکی کەسێکی خوێنەر ئاسان بێت و بتوانین سوودی لێ وەربگرین زۆر جارەوەترێت هاوڕێتی کەسی خوێنەر بکە باتوش خوێنەر بیت نەوەکو هاوڕێتی کەسێکی بکەیت بۆ نونە لە ڕێگای لات بە یاخود کۆمەڵشتی تر لەبەرەوە زۆر گرینگە کاتێک کە ئێمە هەر کتێبێک ئەخوێنینەوە پێویستە چ کتێبێک هەڵە بژێرین و بە هیوام تاکی ئێمە تاکی کۆمەڵگە ئێمە هەمیشە ڕۆشنبیر و خوێنەری کتێب بێت ئێمە لەگەڵتان بەردەوام ئەبین بەڵام فیچەرێکمان هەیە ئەویش بەنداوی باوەشا سوارە کە زۆر ئێمان یاخود زۆرمان گوێبستی ئەم بەنداوە بینە بەڵام زانیاریمان کەم هەیە جا لەم بارەو دنیا مەحموود لەم فیچەرە باسیەوە ما بۆ کات فەرمون با پێکۆ بینەرە بیسەربین
سڵاوتان لێبێت دووبارە هەڵبەتە باوەشە سوار شوێنێکی گەشتیاری ڕۆک و لە فیچەرەکە بینیمان خۆشە بەڵام بە هیوام ئەوانەی کە لەویانە لایەن پەیوەندیدار یاخۆتە و هاوڵاتیانە زیاتر پارەی پێ بدەن و بێتە شوێنێکی گەشتیاری و باش تاکو و هاوشێوی شارەکانی تر گەشتارێکی باشی بۆ بڕات ڕۆشی بۆ باوەشە سەر تۆ فارس جاخۆشێک بێ دڵنیا داوەتمان چێژەکان ئەوانەی کە لە گەردوون لە دنیا بوونی هەیە بگومان کۆمەڵێشتی تایبەتن بۆ چەند خاڵێکی زۆر کەم وەچێک لەوانە سەفەرەوە هیوادارین کە ڕۆژێک دابێ بتوانین بەشێک بۆ تەمەنای کورتەی کە هەیە کە مامانە بەشێکی زۆری ئەم گردوونە ئەم بۆتەیە ئەم زەویە ببینین کە خۆداوەند دووانی دروست کردووە بابچین لای ئازاد سلااوت لێبێت هەواڵ و زەنارەکانی ئەمڕۆی کەرکوب چین بە تایبەت تاقیکردنەوەکان لە ئێستاە چۆن بەڕێوە دەچێ و تا چەند ژینگەیەکی لەبار و گونجاوە کەشێکی باش و ساز بۆ خوێندکار لە کەرکوب دروست کراوە لە نێو هۆڵەکانی تاقیکردنەوە فەرموو ئازاد سڵاو لێبێت سلااوان لێبێ و بەیانیتان باش بەیانی بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکوب باش دیارە وەکو ئاماژەتان پێکرد ئەمڕۆ تاقیکردنەوەکان لە سەرجەم خوێندکاکان دەست پێ دەکات بەڵام من ئەمڕۆ جیاواز لە بڵین لە ڕۆژانی ڕابردوو دیارە هاوکارانمان لە خوێندکاکانن و لەوێ دواتر زانیاری تەواو لەسەر چۆنیتی تاقیکردنەوەکانتان پێدەن ئەمڕۆ من لە بەردەم نووسنگەی پەرلەمانی عێراقم دیارە لێرە کۆمەڵێک لەو ئەندازیارانی کە لە ماوەی ڕابردوودا لە کۆمپانی نەوتی باکوور بۆ ماوەی 6 مانگ ئەوان ڕاهێنانیان کردووە و دواتر هەوڵی ئەوەیان داوە کە بە هەمیشەیی لە کۆمپانی نەوتی باکووردا مەزریان بەڵام بەداخەوە تا ئێستا هەوڵەکانیان سەرکەوتو نەبووە یاخود لایەنی پەیوەندیدار وەڵامی ئەوانی نەداوەتەوە بۆی ئەوان لە کۆمپانی نەوتی باکووردا مەزریان دیارە ئەمان ماوەی زیاتر لە 2 ساڵە بە شێوازی جیاواز گردبوونەوەکەن و ناڕزایی دەرئەبڕن ئەمڕۆ هاتوونەتە بەردەم نووسنگەی پەرلەمان دەیانەوێ لێرەوە لەگەڵ ئەندامانی پەرلەمان تاوتوی بابەتەکان بکرێت و دەنگیان بگەێنێتە لایانی پەیوەندیدار دیارە لێرە ژمارەیەک لەو ئەندازیارانە کۆبوونەتەوە خۆیان ژمارەیان زیاتر لە 1600 ئەندازیار دەبێت بەڵام ژمارێکی کەمیان لێرە ئەمڕۆ بەشدارن ئەو ژمارەیە لە سەرجەم پێکاتەکان پێکاتووە یاخود تەنها کورد یاخونەتەوەیشی دیاریکراون ئازاد بەڵێ هەموو پێکاتەکانی تێدایە دیارە خۆیان ئاماژیان پێکرد لێرە کورد و عەرەب و تورکمان و هەموو بڵین نەتەوەکانی کەرکووکی تێدایە ئاماژیان بەوە کرد کە ئەوان ژمارەیان بەهۆی ئەوەوە کەمە چونکە لە ماوەی ڕابردوودا بەشێک لەو ئەندازیارانە بێئومێد بوونە یاخود بڵێن بێئومێد بوونە لەوەی کە دامەزرێن لە کۆمپانی نەوتی باکوور بۆیە پەنایان بردووەتە بەردام و دەستگاکانی دیکەی حکوومەت و لەوێ دامەزراون بۆیە ئەمڕۆ ژمارەکەیان ژمارەتی نیزگەی 100 کەسێک ئەبن لێرە یانەوێت لەگەڵ بەشێک لە ئەندامانی پەرلەمان کە بڕیار وایە پاشکەمێکی تر بێنە نووسنگەی پەرلەمان لێرە گفتوگویان لەگەڵا بکەن و کێشەکەیان بۆ یەکجاری چارەسەر بکرێت یاخود وڵامێکی کۆتایان پێ بدرێت بەوەی ئەوان دا ئەمەزرێن یاخود دانامەزرێن من ئەمە زانیاری زیاتر لە یەکێک لەو ئەندازیارانە وەرگن کە ئەو ماوەی 6 مانگە لە کۆمپانی نەوتی باکوور کاری ڕاهێنانی کردووە و لێرە ئەمڕۆ لەم گردبوونەوە بڵین ئامادەیە مامۆستاگەر بێتی ئێرە پرسیاری ئەوت لێ بکەم ئێوە بە چەندین شێوازی جیاواز خۆپیشاندانتان کردووە لە ناو شاری کەرکووک ماوەی زیاتر لە ساڵێکە یاخود 2 ساڵە تا ئێستا وەڵامێکی ئەو تۆتان دەست نەکەوتووە؟ گەشی بە خێر بناخوام ئێمە لە 2019 هەتاکو ئێستا مزاراکەین هەتاکو ئێستا ئێمە لە 2019 تا 2021 مزارەمان کرد بۆ هەموو شۆنێک کتابمان نرد بەس وزارەتی نەوت موافقەی کرد وتی ئێوە جارە تەدریب بکەن تەدریب بکەن خبرێ وەرگرن ئینشاڵڵا گەر تێشتێ بکرێتەوە ئێمە ئێوە داهانی 3 مانگ داواممان کرد دوای 3 مانگکە شتێکیان نەکردمان دوای 3 مانگتە داواممان کرد بۆ 6 مانگ 6 مانگ ئێمە ڕێک داواممان کرد وەکو مۆزەف لە بەیانی هەتانی مەڕۆمە داواممان کردووە ئەم 6000 دەرەجە وەزیفی کرایەوە بۆ شەریکەی نەوت لەوێ ئێمەیان هین کرد هیچیان بۆی منە کرد مەفروض وایە ئێمە لەوێ ناومان دەربوو چا داوامان بکردەوە 6 مانگ داواممان کردووە دوای ئەوە هیچیان نەکرد ئێمە چیمان کردووە ئەوە توانیمان لەگەڵ کازمیە ڕێکەوین کتابێکمان بۆ بکە ئەو کتابە چیە ئستدنا یعنی بێزگە لە ئەو 6000 ئێمەش بگرن ئێمەش لەوێ داوام بکەین کتابەکە موافقی لەسەر کرا بۆ 1253 کەس کە ئێمە ئەو عەدەدە کەس لە شەریکەی نەوت تەدریبی کردووە ئەو کتابە گەیشتە لای وەزیر نەوت موافقەی نەکرد بۆچی موافقەی ناکە ئەڵێ میزانە نییە دەرەجەی وەزیفی نییە ئێمە ڕازی بووین تا ڕادێ ڕازی بن شتەکە نییە دەرچوو
بۆ بەسرە 2000 کەسی تعین کرد عین هەمان کتاب ئەوان ئێمە کرا بە ئەوانش کرا 2000 کەس لە بەسرە تعین کرا لە ذیقار تقریبا 750 کەس تعین کرا لە مثەنا 400 کەس ئەو ڕۆژە لە عینە لە ناسریە 280 کەس بە هەمان کتاب بە شەرتێکش ئەوان تدریبیان نەکردووە ڕێک تعین کران بۆ ئێمە بۆ کەرکووک ناکرێت بۆچی نازانین با پرسیاری ئەوت لێکم ئێوە لەو ماوەی ئەو 6 مانگە کە ڕاهێنامتان کرد لە کۆمپانی نەوتی باکوور لە بەرامبەردا هیچ موچەیەک یاخود شایستەی دارایی تان وەرگردووە ئێوە ئێمە کتابمان بۆ کرابوو لە مانگەیەکا 300 وەرگین بدایەتی سێ مانگمان وەرگرت بە سێ مانگی دوا وەرمان نەکردووە تا ئێستا شتێکی نییە ناندا ئەمڕۆ ئێوە هاتوونەتە بەردەم نووسینگەی پەرلەمان هیچ کام لە ئەندام پەرلەمانەکان لێرە ئامادەیان هەیە ئێوە گفتوگۆی لەگەڵا بکەن یاخود چیتە بەنیازن چی بە ئەندامانی پەرلەمان بڵێن ئێمە دوێنێ لەگەڵ محافظە قسەمان کرد وتی ئێوە بتوانن نائبەکان کۆکەنەوە قسەیان لەگەڵا بکەن بە ئەوان پشتان بگرن شتێکتان بۆ بکەن بەسەوە دوا دیارە تا ئێستا ئێمە لێرە وەستاینان بۆ ناکە کەسێکیان بێت بۆیرە ئیداری کەرکووک خۆی بۆ نەیتوانانی هیچ کارێکتان بۆ بکەن وڵای ئیداری کەرکووک ئەلێ من هەوڵە دەم چەندجارێک کتابی بۆمان کردووە بەس وا دەرەکەیەوە بەس خۆی پێی ناکرد ئەبێ نائبەکان هەمویان ڕێککەون گشتیان بە پێکەوە بڕۆن بۆ بەغا لەگە وەزیر تا قسەکەم بزان بۆ موافقە ناکات لەسەرێم ئێوە ئاماژەتان بۆ کرد کە ژمارەتان زۆرە زیاتر لە 1600 کەسە بۆ ئەم ژمارە کەمە لە ئێران ڕۆبەردەم بڵین بوونی هەیە ڕاستێک ئێمە کە بدایەت مزارەمان کرد عددمان ناگەشتە 500 کەس بەس کە داخل تەدریب بووین تر خۆتە زانی لە ڕێی ئەم لە 100 لەم لە 100 لەو لە گەشت 1200 کەس دوای تدریبمان کرد هەمان عدد گەڕای و مزاهراکە ئێمە تقریبا ئێستا عددمان ناگاتە 500 450 کەس بە زۆری ئەو بۆنەیە بەشێک لەوانە لە دام و دەستگاکان یاخود بڵین بەشێک لە ئەمانی بڵین لێرە بەشدارن ئەمڕۆ لەم گرتبوونە باسییان لەوە کرد کە ئێمە ژمارەیەکی زۆرمان لە دام و دەستگاکان بڵین دامەزراون ئایا ئەو ڕاستە؟ لەو 6,000 چەند کەسێکی تیا بوو تقریبا عددێکە نازان بزە بە چەندێکە ناویان دەرچوو ئاسە داوامەکەن بۆ جووری ئەومی دەستخۆش بێت دەستخۆش بێت بەڵێ دیارە ئەمە قسەی یەکێک لەو بەشداربووانە بوو کە ئەو ڕاهێنانی کردو لە ماوەی 6 مانگ و ئاماژەی پێکرد تا ئێستا ئەوان نەگەیشتونەتە هیچ چارەسەریە بۆ کێشەکانیان ئەمڕۆ ئەیانەوێت لەگەڵ ئەندامانی پەرلەمان لێرە گفتوگۆ بکەن دیارەوە خۆی ئاماژەی پێکرد جیاواز لە شارەکانی دیکە لە کەرکووک ئەو دامەزراندنیان بۆ نەکراوە سەرڕای ئەوەی بڵین وەزیری نەوتی عێراق پێشتر بەڵێنی بۆ ئەنداوە کە دابمەزرێن لە دواتر وەڵامی ئەوەی داوەتەوە کە دامەزراندن لە ئێستادا نییە بەهۆی بودجەوە لە هەمان کاتدا بڵین لە وەک خۆی ئاماژەی پێکرد 2000 لەوانە لە پارێزگاکانی بەسرە کە پارێزگایەکی نەوتیە بە هەمان شێوە کەرکووکش پارێزگایەکی نەوتیە بەڵام جیاوازەکە ئەوەیە لەوێ دامەزراندنیان بۆ کراوە ئەمان لێرە دامەزراندنیان بۆ نەکراوە بەڵێ دەست خۆش ئازاد شکر زۆر سپاس بۆ هەوڵ و زەنەرەکانت بەداخەوە دروستەوەیە کە لە هەندێک شوێن دامەزراندن بە سیاسی کراوە جیاوازیە کرا بەداخەوە بەتایبەت بۆ شاری کەرکووکە بینین کە لە 2023 بەدواوەیانی لە هەندێک شوێن لە هەندێک ناوچە بەداخەوە لێرە و لەوێ یاگەر ڕێکەوتن نەبێت لە نێوان پێکاتەکان لایەنە سیاسەکان و ئەندام پەرلەمانەکان و حەزب و پێکاتەکانی ئەم شارە تەنانەت دامەزراندنەکانیش بە سیاسی و بە ئامانج و 2000 خوێندکارە بێتە ئامانج و هاوکات ئەبێتە قوربانی لە هەمان کاتدا بۆیە سەردەمی سەرۆک مامزرال باش بوو و دامەزرانەکانیش 32 بە 32 بە 32 کرا و هیچ پێکاتەیەک تیا زیانمەند نبوو بەڵام بەداخەوە لە ئێستاە بینین ڕاستە بودجەکەمە قەیرانی دارایی شەڕایەک لە دوایەکان کە ڕوبەڕووی پێکاتەکان و هاوڵاتیان و مرۆڤ لەم بۆتەیە لەم ژینگەیە بۆتەوە بەتایبەت کەرکووک کە هێڵی تەماس و ناوچەیەکی گەرم بووە لە عێراق و ئەمانش کاریگەری هەبوو بێگومان لەسەر تاک و 2000 خوێندکاریش شێکێکە لە قوربانیە خۆ چینێکە لەو چینانی کارمەژۆی کە دۆندە خوێندکار پەنا بوو هەنێ بەش برن کە دوورە لە حەز و ئامانجی خۆی بێگومان پاسینە قەزای داقوق بەلای محەممەد ئەڵماس محەممەد سڵاوت لێبێت لە داقوق ئەمڕۆ چی دەگوزارێەوە تاقیکردنەوەکان لە داقوق بە هەمان شێوە چۆن بەڕێوە دەچێت محەممەد سڵاوت لێبێت سلااو فارە سلااو ئەزیزە دیارە من ئێستا لە قوتابخانەی ئامەدم لە سنووری قەزای داقوق ئەمڕۆ یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی خوێندنگە عەرەبی و کوردیەکانی سنووری داقوقە دیارە لە داقوق 11092 قوتابی ئەمڕۆ تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ ئەنجامەدەن کە دابەشکراونە سەر 72 خوێندنگای سنووری قەزای داقوق ئەوەی من بەدیم کرد لە سنووری قەزای داقوق و خوێندنگاکان لەگەڵ ژمارەیەک لە
خوێندکارانی خوێندنگاکان قسەم کردووە تاقیکردنەوەکان لە کەشێکی تەندروست و ئارامدا بەڕێوە ئەچێت تاکو ئێستا هیچ کێشەیەک ڕوبەڕووی خوێندنگا و یاخود قوتابیەکان و خوێندکاران نەبووەتەوە لە سنووری قەزایدا. من بۆ زانیاری زیاتر فارس عەزیزە ئەچمەلای مامۆستا موسا حەسەن سەرپەرشتیاری دۆخی هۆڵەکان داقوق ئامێرەکان ئامێری فێنکەرەوە لە هەمان کادا ئەبینین جاروایە لە پۆلێکە لە بری 20 خوێندکار چیلی تێدایە ئەو ڕەحلە ئەو تەختانی کەوا هەیە تا چەند لەبار و گونجاوە لە هەمان کاتدا دۆخی کارەبا لەوێت چۆن لە هۆڵەکان و هاوکات بیریشمان نەچێت هەندێک خوێندکار هەبن یاخود هەن کە نەخۆش بن چۆن مڕاعاتیان دەکرێت ئەو خاڵانە زۆرن کەوا ڕوبەڕووی خوێندکارە بێت لە هەمان کاتدا فەرهەمکردنی ژینگەیەکی لەبار لە ڕووی دەرونیەوە هەم لە ماڵەوە هەم مامۆستاش لەسەر خوێندکار کاتێک ڕاوەستاوە نەبێت بۆ نمونە ئەژدیهایەک ینی خوێندکار بتۆقێنێ بترسێن لە تاقیکردنەوەکان بەڵکو تاقیکردنەوەکانی لا ئاسان بکە ئەمان و کۆمەڵێک پرسایی دیکە کە لای خۆتم فەرموو فارس گوێتە من بەرداوامە محەممەد فەرموو ئەلۆ بەڵێ فارس من ئەوەم کە بەدی کرد لە قوتابخانەکان لە خوێندنگاکان ئامێری فێنکەرەوە لە بەشێک هەرە زۆری خوێندنگاکانی سنووری داقوق بوونی نییە ڕەوشی کارەبا وەکو شاری کەرکوو کارەباکەمانش بە شێوەی باسنی بەڵام ئەوەی کە ئێستا ینی کەشەکە تا ڕادەیەک کەش و هەواکە ساردە ینی ئێستا پێویستی لە زۆربەی هۆڵەکان زۆر پێویستیمان بە ئامێری فێنکەرەوە نییە بەڵام لە ڕووی کێشە و گرفت و ئەوەی کە تووشی خوێندکاران بووەتەوە ئەو کێشەیەکی ئۆتۆ نییە تاکو ئێسەکە بتوانرێ بێتە ئاستەنگ لە پێش خوێندکاران لە ڕووی بوونی با بڵێن کەشێکی تەندروست تیمەکانی ئەو تیمانەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک و یاخود تیمەکانی سەرپەرشتیارانی کەرکووک بە شێوەیەکی باش کارەکانیان ڕاپەڕاندووە هەروەها مامۆستایان یاخود بەڕێوەبەرانی خوێندنگاکان کەشێکی ئارام و بۆیان بۆ قوتابیان یا بۆ خوێندکارانیان ڕوخساندووە بۆ ئەوەی تاقیکردنەوەکان بە شێوەیەکی ئاسایی ئارام بچێتە ڕێوە بەبێ هیچ و یاخود سترێسێک کە لای خوێندکاران دروست بێ. من خۆم لەگەڵ خوێندکاران بەشێکی زۆری قسەم کرد فارس بە سەبارەت بەوەی پرسیارەکانیان سەبارەت بەو کەشەی مامەڵەکردنی مامۆستایان ئەو چاودێرانەی کە لەسەر هۆڵەکانن یا من لەسەر زاری خۆیانەوە قساکەم تا ڕادەیەکی زۆر باشەڵێ مامەڵیان لەگەڵمان باش بووە هیچ سترێسێک یا هیچ ترسێکیان لای ئەمە دروست نەبووە یاخود مامەڵەکردنیان وای کردووە کە ئێمە بترسین یاخود سترێسێکمان لێ دروست بێ. فارس من میوانێکم لایە مامۆستا موسا حەسەن سەرپەرشتیاری پەروەردەی کەرتی داقوق من ئەمێ هەنێ ئەو پرسیارانەی کە تۆ ڕوبەڕوو بە من کرد ڕوبەڕووی ئەوی بکەمەوە بزانم ئەو سەبارەت بە تاقیکردنەوەکانی ئەم ساڵ یاخود بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان چیاڵێ مامۆستا ئەگەر بفەرین تەیەرە مەمنونت هەبم. بەیانی باش مامۆستا زۆر ژیان باش وێوەش دەرفەتەی کە بۆیمان بەخشی. مامۆستا تاقیکردنەوەکان چۆنە چێتە ڕێوە برادەرانم لە ئوستۆدیۆ لە منە ئەو پرسیارانیان کرد ئەڵێ تا چ ڕادێک هۆڵەکان گونجاوە ئامێری فێنکەرەوەیان بۆ دابین کراوە کەشەکە چۆنە بۆ خوێندکاران کێشە هیچ کێشەیەکتا ڕوبەر لە ڕووی پێداویستی ڕەحلە ئەو بابەتانە. باینتان باش دەشخۆشی تەلەڤیزیۆنی کەناڵی کەرکووک دەکەین بۆ ئەم بە دوواداچوونەی کەوا ئەمڕۆ یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵی پۆلە ناوکۆتاییەکان دەست پێگە لە پۆلی یەکەوە تاکو و پۆلی 5 ئەم تاقیکردنەوەانە هەموو قوتابخانەکان ئامادەکاریەکی باشیان کردووە و تێروتەسەل لە ڕووی فێنکەرەوە لە ڕووی تەختەی دانیشتنی قوتابیان و لە هەموو ڕوویەکەوە قاعەکان هۆڵەکان کشی جوان بە شێوەیەکی جوان و تەندروست ئامادە کراوە و ناوی قوتابیان لەسەر دانراوە و کەش و هەوایەکی ئارام بۆ قوتابیان ڕخساوە لە نێو قوتابخانەکان دەستخۆشییان دەکەین بە سوپاسەوە سەرڕای ئەم ڕۆژانی شەکە ڕۆژانێکی زۆر ناخۆش بۆ وەنی خۆڵبارینەوەوانە فعلەن هەموو ڕۆژێ قاعەکانیانی نەکرد چەند ڕۆژێک لەبانەکە
هاتن هۆڵەکانیان پاکردەوە مرۆ پاکیانە کرد و بەیانیان خۆڵەکە دوبارەوە دەستخۆشییان لەکەن جێی دەستخۆشیە ئیش و کارەکانی مامۆستا منی سەلەم قوتابخانەی ئامەد ینی ئەوەی کە من ئەیبینم ئەم قوتابخانە کێشەی زۆری هەیە لە ڕووی بیناوە ینی ڕاستە هۆڵەکان بە شێوەیەکی جوان بۆ خوێندکاران ئامادە کراوە بەڵام گونجاو نییە بە شێوەیەکی گشتی ئەم قوتابخانەیە ڕوو لە دارمانەکە ئێمە سەردانی قایمقامێتی قەزای داخۆکمان کرد و لەگەڵیانە لە نزیکەوە قسەمان کرد و کۆمەکو سەرپرشیاری بەداداچوی قوتابخانەکە چەند جارێک داوامان کردووە ئەو ڕۆژێش لەم نزیگانە هەم عینەن تاکیدم کردەوە لە جێگەری قایمقامی قەزای داخۆکەوە پرۆژەکان ئاماداکە پرۆژەکان دەنووسێت وتی مامۆستا ئێمە ئینشاءڵڵا لە ناو پلانە دامانەوە ئەم قوتابخانە دەیڕوخێن و قوتابخانەیەکی 12 پۆلی وا قەرارە ئینشاءڵڵا لە جێگاکەی دروست بکە چونکە قوتابخانەکە فعلەن یعنی زۆر بەرەو دارمان ئەڕوات و جێگای ئەوەی پێویستی بەوەیە قوتابخانەیەکی نوێ دروستکرد لە ضمنی ئەمە شارعانی مامۆستا جگە لەم قوتابخانەیە داخۆ 11092 خوێندکاریە جگە لە پۆلی 6 ئێستادا داخۆ پێویستی بە خوێندنگای نوێ هەیە بۆ پێی ڕێژەی خوێندکاران یا قوتابیان ڕوو لە زیاد بوون ئێمە لە هەموو کاتێکە تەمان خوێندنگاکان دایمە ڕوو لە زیادبوونەکە و ڕێژەی مرۆڤەکان ڕوو لە زیادبوونەکە بۆیە ئێمە پێویستیمان پێ زۆر باشە محەممەد قوتابخانەکان بچووکن لە گوێرەی ئاسی پێویست نییە بۆیە قوتابخانەی تر دروستەکرێت دایمە لە پلانی وزارەتی تربیە بە بەردەوام دروستکردنی بینایەمان هەیە ئێمە هەوەکو ئەمەی کەواسە باست کرد ئەم قوتابخانەیە بۆ نمونە باسی ئەم قوتابخانەیە ئەم قوتابخانەیە پێویستی بەوەیە گەورە بکرێتەوە بۆیە لەو پلانیشە لە پرۆژەکانە ئەو پلانە دانراوە لانی پلانی محەممەد بەڕێزی پەروەردە پۆلی گەورەتر بکرێت دەست خۆش بێ مامۆستا زۆر سپاس بەڵێ ئازیزە فارس من ئەگەڕێمە لایەوە گەر پرسیار محەممەد دەڵمان سپاس بۆ هەواڵ و زانێرەکانت هەڵبەتە خۆشەویستانە لەگەڵتان بەردەم ئەبین بەڵام ئەچینە شاری سلێمانی لەوێ خۆپشاندان و بابزانین هۆکار چییە زانیاری زیاتر لە شاخەوان وەرەگرین شاخەوان ئەگەر گوێبیستی ئێمە بیت سڵاو لێ بێت و بانیت باش ڕۆژ باش شاخەوان فەرموو نوێترین هەواڵ لە شاری سلێمانی بۆ ئێمە و بۆ بینەرانشی بگوازەوە فەرموو ئەگەر هاوڕێیان هاوکارمان بن پەیامێرمان شاخەوان لە سلێمانی ئەگەر گوێبیستی ئێمە بێت شاخەوان ڕۆژ باش و بارید باش لە سلێمانی چی دەگوزارێت و نوێترین هەواڵ و زانیاری لەوێ چین یاخۆ چییە فەرموو بۆمانی بگوازەوە باشە زۆر باشە تاکو شاخەوان ئامادە ببووی کە گفتوگوی لەگەڵا بکەین وا دیارە تاقیکردنەوەکان بێگومان پێویستی بە کەشێکی لەبارە کەشێکی گونجاوە و بە بەردەوام باسی لەوە دەکەین کە کێش و گرفتی و کەرتی پەروەردە خوێندکار پەروەردە لە وڵات لە ئاستەکایە و چی و چۆنە و ڕەنگە هەنێک خاڵ هەبێ هەر وەکو میدیاکاری ژێمە بێ ئەگابین لێ بەڕاستی و چجایەوەی کە خوێندکار بۆیە گرنگە و پێویستە کەرتی پەروەردە باش بێت ئەو چۆن دەوترێت لە جەستەی مرۆڤ پاسە گۆشتێک هەیە ئەگەر باش بێتەوە ئینسانە باشە بێگە خراپی ئینسانە خراپ دەبێت بێگومان کەوێش تعبیر لە دڵە بۆیە کەرتی پەروەردە ببورن کەرتی پەروەردە وەکو دڵ ئێشوهێن دێت لە هەر کۆمەلگایەک ینی دڵی کۆمەلگایە ئەگەر ئەو کەرتە باش بێت بێگومان کۆمەلگاش باشە بێت ئەگەر ئەو کەرتە خراپ بێت و ئەو کەرتە دووچاری کۆمەڵێک نەهامەتی ناڕەحەتی بووبێتەوە و مرۆڤەکان زوڵم لە پەروەردە بکەن بەڕاستی مرۆڤەکان زوڵم و زۆرداری لە پەروەردە بکەن بێگومان و کۆمەلگایش باش نابێت کۆمەلگایەکی خراپ کۆمەلگایەکی مشەخۆر کۆمەلگایەکە خەڵکانێکی سست خەڵکانێکی لاواز خەڵکانێکی بێباگراون دروست دەکات بۆیە وەکولینین دەڵێ پەروەردە دەتوانێت لە 100 ساڵێکە گۆڕانکاری لە هەموو کۆمەلگایەکە و ئێمە دەبوو یاخود ئەبوایە لە ڕاپەڕین بەدواوە پەروەردە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی کەرکووکیشیانی لە هەمان کاردا چکەی مەش بێگومان
لە زۆر ڕۆ سەر بە هەرێمین دروستەوەی کە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی خاکەوە ئێمە کوردستانین بەڵام لە ڕووی کارگێڕیەوە بەداخەوە تاوەکو ئێستاکەش ئێمە سەر بە عێراقین وەکو ئیدارە وەکو کارگێڕی چکە دوجار ئێمە لە چوارچێوێکا دەژین کە ناوی عێراقە ئەبوو هەرێمی کوردستانیش وە پەروەردەرە وڵاتە خەڵکانی پسپۆر و هیچ شەرمەیەک نییە یاخود عیبە نیە و نەنگی نیە تۆ پرس و ڕاوێژ بە خەڵکانی دەرەوەش بکەیت دروستەوەی ڕەنگە ئێستاکە پرسکرابێ و دەیان لیژنە و دەیان وەفد و دەیان ڕێکخراوی جیهانی و ڕێکخراوی بیانی لەگەڵ پەروەردەی هەرێمی کوردستان کۆنتاکتیان هەبێت و جموجۆڵی فکری جموجۆڵی زانستی هەبوو بێت بەڵام ئاخۆ لە ئەرزی واقعدا لە دیفاکتۆیە و لە کۆی سیستەمەکە ئەوەی کە پێی دەوترێت پەروەردە لە هەرێمی کوردستان تا چەند بە فعلی جێبەجێ کراوە تا چەند دانیشتەکان و گفتوگۆکان گفتوگۆی زانستی دیالۆگی زانستی نەک دیالۆگی ناخواردن و دیالۆگی کادوەسە بردم بێت چەندیش توانراوە هەنگاو بنێن ئاخود کردی پەروەردە باقارێکی باش یاخود ببینە خاوەن سیستەمێکی باش هاوشێوی وڵاتە پێشکەوتۆکان ئەبینی لە ئێستا ئێستادا لە سەردەمی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و تێکرای بوارەکانی ترین تا چەندێک ئێمە توانیومانە کەتی پەروەردە تەندروستی کوشتوکە لابووری ئەمانە هەمووی تا چەندێک ئێمە توانیوانە پێشی بخێن و کاری لەسەرکەین و بە تایبەتتر کە لە ئێستا دابینین لە تەواوی شارۆچکەکانی هەرێمی کوردستان و عێراقش باشەوەی گشتی دەستپێکی وادەی تاکنەوەکان دەستی پێ کردووە تەواوی قۆناغەکانی خوێندن دەستیان بە تاقیکردنەوە کردووە تا چەندێکیش ئەو مامۆستایانە کە لە کەتی پەروەردەیە مامۆستان ئەوترێت مامۆستا وشێکی پیرۆزە تا چەندێکیش ئەوان توانیوان ئەو سترێس و قەلەقەی کە لەسەر خوێندکار هەیەی لەوانەیە لە ماڵەوە لە ئەو ژینگەی نەبێت وەکو پێویست خوێندکار تا بتوانێت خوێندنی خۆی بکات بەڵام ئەگەر لە قوتابخانە یاخود لە مەکتەب پێچەوانە بێت یاخود هەمان ژینگە بێت و لێرەدا زۆر گرنگە فراهەمکردنی ژینگەیەکی باش فراهەمکردنی شوێنێکی شایستە لە کۆتاییدا ئەو قەڵەمەی کە بەدەست خوێندکارەوە تا داهاتوو وڵات پێشانە یاخود دیاری ئەکات و بە نمرە یاخود بە هەر ئاقارێکی تر و بە ئامانج و وست و ئاروزی خۆی ئەتوانێت ئامانجەکانی بەدەست بێنێت ئەتوانێت خزمەت بە نیشتمان بکات ئەتوانێت لەو توانای و بەهرەی کە هەیەی خزمەتێکی باشی ئەم هەرێمە بکات بێگومان دیارە دوو چین هەن کە ئەرکی سەرەکی پەروەردەکەوێتە سەرشانیان من بەڕاستی پێم وایە بەدەل لە باوک دایکە ئەنی باوک بخێنە لایەکە بە تایبەت لەم کۆمەلگایە وەرە زۆربەی کۆمەلگاکان باوک بەهۆی سەرقاڵبوونی بە ئیش و کار و دەرەوە ئەرکی سەرەکی پەروەردەکەوێتە سەر شانی دایک وەکو قۆناغی یەکەم بە تایبەت لە ڕۆژەڵاتی ناوەڕاست دووەم کەرتی پەروەردەیەکەوەش بریتێ لە سیستەمەکە و لە مامۆستایان بەڵام دایک کە 1970 بۆ 90 پەروەردە لەسەر شانیەتی لە هەمان کاتدا کە دایک ئەڵێن دایک واتە ژن و لە هەمان کاتدا ئەگەر ژن لە وڵاتە چەوسێنرابێتەوە ژن لای هەندێک عقڵیەتی نێرسالاری بەکەم سیرکرابێت ژن ئەگەر ئەرکی خۆی و ڕۆڵی خۆی و پێگەی خۆی و مەقامی خۆی و باڵابوونی خۆی پێ نەبەخشرابێت ژن ئەگەر وەکو فیگەرێک وەکو بکەرێکی باش لە کۆمەڵگایە تەمەشانەکرابێت ژن ئەگەر وەکو بۆ نمونە نیوەی کۆمەڵ سێر بکرێت لە هەمان کاتدا لای هەندێک عقلیەت و کوشتێکی لاوەکی سێر بکرێت تەنها بۆ پڕکردنەوەی حەز و خواست و ئارەزۆکانی ڕەگەزی نێر بێت لەم حاڵەتەیە چۆن ژنێکی لەرزۆک ئەگەر دروست ببێت چۆن ئەتوانێت نەوەیەکی باش پەروەردە بکات بێگومان پێویستە پێگا و باڵابوون و مەقام بۆ ژن لە کۆمەلگای کوردەواری و لە کۆمەلگای عێراقی بەگشتی بجێڕدرێتەوە پێگەیەکی کۆنکریتی ئیرادەیەکی بەوزە پۆڵاین و بەور ئاسایی هەبێت و ئەو ساژنیش پەروەردەیەکی باشی نەوەیەکی باشەکە بۆیە ژنۆکو سێکتەر یەکەم و دووش سیستەمەکە وەکو سێکتەری دووەم ئەگەر لایەشان لەم دوو پارادۆکسا لەم دوو چینە لاواز بێت لەرزۆک بێت تەرازۆکە لایەکی خوار بێت لایەکی بەرز بێت پێچەوانەکەشی بێت ئەوە بێگومان نەوەیەکی ناتەندروست نەوەیەکی لەرزۆک نەوەیەکی پڕ لە دردۆنجی پڕ لە ڕاڕایی پڕ لە ترس و پڕ لە سترێس و بێ ئیرادە و بێوزە و بێباگراون دروستە بێت کە هیواداری وانە بێت بۆ داهاتوی کورد و داهاتوی ئەم وڵاتە بابچین و لای شاخەوان لە سلێمانی شاخەوان ڕۆژ باش
نوێترین هەواڵ و زانیاری لە سلێمانی چین فەرموو بۆ ئێمە و بۆ بینەرانشی بگوازەوە. شاخەوان دووبارە سڵاو لێبێت. بەڵێ سڵاو لێەوە و سڵاو لە بینەرانی کەرکووک دیارە ماوەی چەند ڕۆژێکە بە دیاریکراوی دوو ڕۆژە مامۆسایان و خوێندکارانی زانکۆی سلێمانی لە بەردەم هەم کەمپی دوێی زانکۆی سلێمانی و دوجار کەمپی تازەی زانکۆی سلێمانی کە دەکەوێتە ناوچەی ڕاپەڕینەوە خۆپشاندانیان کردووە دژی ئەو نادادەی کە لە دابشکردنی موچەدا هەیە کە بەشێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا موچیان وەرنەکردووە کە لە هاوکات کە ئێستا موچەی مانگی نیسانی سەرجەم فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڵاو کراوەتەوە کە ئەمڕۆ 9 نیسان دابشکردنی موچەی مانگی 4 یەکەم وەزارەتی تەندروستیە دوجارشدا دەگاتە دوهەمین وەزارەت کە 29 بۆ 30 مانگ وەری دەگرن کەوش خانەنشینانی پێشمەرگەیە لە بەرامبەر ئەم نادادەی کە تا ئێستا چەند وەزارەتێکە بە دیاریکراوی 5 وەزارەت و خانەنشینانە تا ئێستا موچەی مانگی با بڵێن سێشیان وەرنەکردووە لە کاتێکدا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان موچەی مانگی 4 بڵاو دەکاتەوە ئەمان خۆپشاندانیان کردووە لە بەردەم زانکۆی سلێمانی کە ئەوەی کە دەبینرێت مامۆسایان و خوێندکارانی زانکۆی سلێمانیە کە لە بەردەم زانکۆی سلێمانی دەرگای زانکۆی سلێمانیان داخستەوە بۆ ئەوەی کە هاوکات خوێندکارانیش نەچنە ژوورە و محازەرە نەخوێنن بۆ ئەوەی کە پشتیوانیەکیش بێ بۆ مامۆسایان و مامۆسایانی سەرجەم زانکۆکانی پارێزگای سلێمانی طبعاً لەگەڵ ئەو خۆپشاندانە جگە لە زانکۆی سلێمانی زانکۆی ڕاپەڕین و زانکۆی گەرمیان و زانکۆی هەڵەبجە ئەمانە سەرجەمیان خۆپشاندان دەکەن لە بەرامبەر ئەوەی کە تا ئێستا موچەی مانگی سیان وەرنەکردووە لە کاتێکدا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان موچەی مانگی 4 دابەش دەکات کۆمەڵێ داواکاریانەیە کە خۆی لە 7 داواکاریە دەبینێتەوە دیاریکراویان ئەوەیە کە داوا دەکرێت موچەی مانگی 3 و 4 پێکەوە بدرێت هاوکات لەگەڵ ئەوەشدا 30 ڕۆژ جارێ موچەکانیان دابەش کرێت و لەگەڵ ئەوەشدا داوای پلە بەرزکردنەوە دەکەن کە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە پلە بەرزکردنەوەی بۆ مامۆستایان و بەشێک لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دابەش نەکردووە ئەوەی کە دەبینرێت خۆپشاندانەکە بە شێوەیەکی بەربڵاوە سەرجەم مامۆستایان و خوێندکارانی هەمیش ئاگاداری خۆت بە ئاگاداری خۆت بە شاخەوان داواکاریەکان تەنها لە موچە کۆکراونەتەوە یاخود داوای هاوڵاتیان و فەرمانبەران لەوەدایە کە ینی پێویستەمە بوو وەستن دەبڕاستی و هاوکات هەڵەبجەش سزای سیاسی نەدرێت و موچەکانیان پێ بدرێت ئەمە بەشێکە لەو زانیارانەی کە ئەمڕۆ مامۆسایان و خوێندکارانی زانکۆی سلێمانی و بەشێک لە کۆلێجەکانی دیکەی ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و سەرجەم زانکۆکانی با بڵێن سلێمانی و هەڵەبجە خۆپشاندانیان کردووە دژی ئەوەی کە تا ئێستا موچەی مانگی سیان وەرنەگرتووە. دەستخۆش شاخەوان سپاس کە بە شێکی سپاس بۆ هەواڵ و زانێرەکانت هیوادارین کە داواکاریەکان تەنها لە موچەیە بەڕاستی کۆ نەبێتەوە هیوادارین کە خەڵکی ئێمە هاوشێوەی فەڕەنسیەکان چۆن 1970 کاتێک کە ماری ئەنتوانێت خەڵکی نان نییە بیخوا و بە خەڵکی دەڵن لەبەری نان پسکیت بخۆن تۆ نان نییە بیخۆیەوە دەڵێ پسکیت بخۆن بۆ هیوادارین کە داواکاری هاوڵاتیانیش لە حکوومەتی هەرێم بە تایبەت کە لایەنێکێک خۆی بە زۆرینە و خۆی بە عەرابی کۆی پرسەکان نەزانێت بەڵام وەهمە ساوێر ئاسایە لە واقعدا لە دیفاکتۆیە بۆ شێوازە نییە تەنها خەڵکی هۆشیار لەیان تێدەگەوە شکر هۆشیارە مەحوی تێدەگا دنیا خراپەتە بۆیە خەڵکی هۆشیارە زانێ بێگومانە و جۆرە لایەنانەیە خود و جۆرە کەسایەتیانەیە خۆت ئەو جۆرە بیرکردن و ئایدۆلۆژیانە چ ئامانجێکیان لە هەزر و لە هەست و لە هۆشیاندا هەیە بۆیە هیوادارین کە داواکاریەکان لە شتی گەورەتر لە گۆڕینی فکر لە دنیابینی لە سیستەم چونکە سیستەم دوو جۆر چەمکێ دەوڵەتداری هەیە و حکوومەتداری هەیە ڕەنگەمەی لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گوزارێت حکوومەتداری بێ بەڵام دەوڵەتداری هواتە سیستەم بۆیە گرنگەوەیە گۆڕانکاری لە سیستەمەکەیە بکرێت تاوەکو کۆی پرسەکانیش لە کۆمەلگای کوردەواری و لە عێراقی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروستە بینین کە لە کەرکووک بە هەمان شێوە خۆپشاندان لەسەر دامەزراندن لە سلێمانیش بە هەمان شێوە ئەماوی کرد و ئەو سیستەمە
شێوازێکی تر بێت یاخۆت باش بە ئاقارێکی تر کەەوە کاریگەری هەبێت لەسەر زۆر باشە بەترت چمان ئامەد فیچەرەکەمان ناباردەوەنیە کاک زۆر باشە هەروەکو هەمیشە کاروانازم لە کۆیەوە فیچەرێکی بۆ ئامادەکردن سەبارەت بە هاوشان بێت بێگومان دڵنیاش و دڵنیا و کاروانۆک و هەمیشە پرۆگرامی بانی باش دەوڵەمانەکەن بە فیچەرەکان بە زانەری تەواوی شار و ساروشکەکان چی لەسەر هەر بابەتێکی گرنگ بێت هەبەتە دەستیان خۆش بێت و ماندوو نەبن جا کاروانازم لە کۆیەوە لەسەر بەهاری گشتی بوو گەشتێکی بۆ ئامادەکردن خۆ فیچەرێکی بۆ ئامادەکردن لەسەر ئەم بابەتە کە بە مەبەستی زیندوو ڕاکردنی کەلتور و ڕەسەنایەتی ئەو ناوچەیەمان و زیاتر لەگەڵ کاروان نازم دوای فیچەرەکەش میوانێکمان لە سۆدیۆ ئامادە بێت کە بەڕێز زایرشکورە لەسەر خوێندنەوە بۆ کاریگەری سیستەمی سیاسی لەسەر نخوێندنەوەی تاک لە کۆمەڵگای کوردەواری دەکەین و عێراقیش لە هەمان کاتدا فەرموو با پێکۆ بینەری فەرموو ڕۆژێکی خۆشە ئەمڕۆژ لە درێژەی کار و چالاکیەکانی بۆگت ئەم یادەمان زیندوو کردەوە ئەمجارە سپاس بۆخوا خزم و کەسێکی زۆر هاتووە میوانێکی زۆر هاتووە ئێمە لەم ڕۆژەیدا زۆر خۆشحاڵین کە دەتوانین خزمەتی خەڵکی خۆمان خزمە خۆمان بکەین بە کوڕ و کچ و پیر و لاوە هەموو ئەمڕۆ بە دۆش و قڕەشەوە خزمەت دەکەین جا خزمەت لە هەر وارێک بێ من ئەمڕۆ شەڕەفی چاتێکردنیان پێبەخشیوم شانۆگەری و گۆرانی و یادکردنەوەکانی نیشتیمانی بە خێراتنی هەموو بۆ گدیەکان و میوانەکان دەکەم وەڵا خەریکی نانکردنین کەلانەیە و شیوی کوردەواریمان هێناوە بەڵێ هەموو جەیەک دروستی دەکا شتێکی کوردەواری و خۆشە نابێ ئەوە هەویرە شێلاومانە پیازمان بۆ وردکردەوە و دەکەنە ناو نانەکە و سووری دەکەنەوە دەبێ بە کەلانە بەخراتنیەوە دەکەم و دەستخۆش ژماردنەبوونیشان لێ دەکەم شتێکی جوانیان داناوە لێرە و منیش لە شاری هەولێرەوە هاتووم و بۆ زەیدی خۆشمان هاتووین ئێرە زەیدی باو باپیرمانە و ئینشاءڵڵا نەوەکانمان ڕادێنین و هەروەها بەردەوام بن ئەو چالاکە زۆر گرینگەوە چەندین خزم چەند ساڵێک نایبینی لێرە دەیبینی ئاشنا دەبین لەگەڵیان بۆ بە کوردی قسەم حاجی جار هاي أولاد واحد تقانة چاکمان لەژێر ڕەشماڵەکە خواردەوە و چای دووەمی جوان لە خزمەت ئێوەدا چالاکی دووەممان ئامادەکردنی خوانێکی نیوەڕۆ بوو لە خواردنە فۆلکلۆریەکان لە ترخێنە کە لە دێرین زەمانەوە بۆ گدیەکان حەزیان بە ترخێنەیە و لە دۆغەوە و لە قەرەخەرمان و لە تەواوی ئەو خواردنە فۆلکلۆریانەی کە هەیە لە سەرتاپای کوردستان. خۆشحاڵین کە لێرە خزمان و دۆستان دەبینین خەڵکی گوندەکەمان دەبینین لە تەمەنە جیاوازەکان سا بۆ نمونێمە نەوەی تازەین زۆربیان ناناسین لە ڕێگەی ئەم گەشتانە و لە ڕێگەی فیستیڤاڵەکانمانەوە لە بۆگت دەتوانین یەک بناسین و بە یەکتر ئاشنا دەبین. ئێمە وەکو خەڵکی گوندی بۆگت دیارە هەر ساڵە و بە چەند زۆرە چالاکێک بەشداری لە ئاهەنگەکانی نەورۆزدا دەکەین بۆ ئەم ساڵیش دیارە ئێمە شێوازێکی نیۆمان هەڵبژار ئەویش ڕۆژی بۆگتمان بە بەهارە گەشتێکی بۆگیانە دەست پێ کرد دیارە لەم بەهارە گەشتێدا خەڵکی هەموو بۆگل لە هەموو شارەکانی کوردستانەوە
لە هەر شوێنێکن هاتون بەشداریان تیا کردو دیارە ئێمە بەیانەکەی بە چەند ساڵێکی بەشداریمان کردووە. ئەوڕۆ بەژایم کرد لە خواردنێکی کە یاپراخی گەڵامێوە کە پێکاتۆ لە گەڵامێ و پیواز و گۆشت تێکەڵە کە شوێکی بەهاریە هەموو کەس حەزی پێ دەکە لە بەهاران چێشتەکانی کەش قەلە خەرمانە و ترخێنێ و دۆخەوایە و بریانیە و بەشتانە بەشداریمان کردووە. خۆشەویستان دووبارە ئاسڵاوتانە بێت لا بڕگەی بابەتی ڕۆژ لەگەڵتان بەردەوام ئەبین کە بابەتێکە یاخود تەرخەمان کردووە تایبەتمان کردووە سەبارەت بەوەی کە چۆن هەڵبەتەم بابەتەی بچونە باتەوەری یەکەمان کە قسەباز بوو سەبارەت بەوەی کە دۆخی خوێنەر ئێستا لە چی دۆخێکدا و یاخود لە چی ئاستێکدایە و تاکی خوێنەر توانیوێتی بە ئاراستێکی باش دنیا بینینێکی باشتر جیاوازتر بڕوانێت ئەمانە زیاتر هەڵبەتە لەگەڵ میوانەکەمان بە میوانداری زۆر بەرز مامۆستا زاهیر شکوور لە ستۆدیۆ بە شێوەیەکی ڕاستەخۆ لەمە میوانە مامۆستا زۆر بەخێر بیت و بانیت باش. بانی ئەوش باش سپاس بۆ میوانداری تا سپاس بۆت مامۆستا باس سەرەتا لەوە دەست پێ بکەین کەسی خوێنەر بە شێوەیەکی گشتی لەسەر چی بنەما و ئاراستەیەک بنیانراوە؟ خوێنەر خۆتەزاری شارستانیەت یعنی شارستانیت لە خوێندنەوە دەستی پێکرد ئەگەر بگەڕێتەوە بۆ هەموو شارستانەتە کۆنەکانیش ینی پێش زایێنیش ئەو حەزارەتانی کەوا هەبووە ئەوەی ویلین دۆران پاسێکان لەیان لە قسەی حەزار ئەوانەیە ینی لەسەر بەرد نووسراوە ینی ئەم
لەسەر چرم نووسراوە لە عشکەوتەکان نووسراوە ئەمەی پێی ئەڵێن بسماری ئەومەی پێی ئەڵێن هیمۆگلۆبی و لەسەر ئەو بەردی ڕەشی تەیە لە مصر بەردێکی ڕەشە نووسراوە ینی خوێندن و نووسین لەو سەردەمە و دەستی پێکردە کە مێژوویەکی نییە مێژووکەی ئەگەڕێتەوە بۆ مێژووی بەشەریەت مێژووی سالێت یعنی ئێستاکە ئەو کاربوونانێکەوە ئێستاکە دێت بە شارستانیەت و نووسین و شێوەی نووسین اکتشافاتی لەسەرەکەن بۆ 10,000 ساڵە یعنی ئەتوانێت نووسینێک تەمەنی 10,000 ساڵ بێ دەریقا ینی تا ئێستا زانست نەگەشتوتە ئەوەی پێش 10,000 ساڵیش بزانێت چی بووە نووسین چۆن بووە خوێندنەوە چۆن بووە ئەوان چۆن بووە بەڵام بە دڵنیاییەوە ئەوەی زۆر هەر هەمومان یعنی متفقین لەسەری تۆ ئەیزانی من ئەیزانم هەمومان ئەیزانین تەنانەت ڕەنگ بێ خوێندکارێکی پۆلی شەشش بزانێت ینی حەزارە لە مێژووی شارستانەتەکان شارستانەتی چین شارستانیەتی ڕۆژهەڵات ینی بە شارستانەتی فارسەوە بە میزۆپۆتامیاوە بە سۆمەریەوە بە ئەکەدیەوە بە شارستانیەتی مسرەوە بە شارستانیەتی یۆنانیشەوە دانی ئیتر فەلسەفە سەری هەڵداوە خەڵکی خوێنەری یەکجار بەهێز نووسری یەکجار بەهێز ینی ئێستایش کۆمەڵێک دەقماوە هین ئەو سەردەمانی کەوا دێت ئێستاکە فەلسەفەی یۆنان ینی بۆ ئێمە ماوەتەوە تا ئێستاکە ناتوانن ینی ئەوەی ئەوان قسەیان لەسەری کردووە ئەتوانن ئیزافە بکەن بەڵام ناتوانن تیۆرەکانی ڕستۆ لە زۆربەی توێژین و زانستەکان ڕۆڵی خۆی ژێڕ کاک زەربابێنە سەر کۆمەڵگەی خۆمان ینی بۆ نمونە لە کۆمەلگای خۆمان لە پاش راپەڕین خەڵکی ویستی کۆشتێکی ئاجی فەنتازی ئاسا دروست بکات و بەڵام بینیمان بەهۆی دۆخی سیاسی کۆمەڵایەتی ئەمنی و تێکرای ئەو دۆخانی کەوا ڕوبڕووی میلەتی کورد بۆتەوە ئەبینی خوێندنەوە بەتایبەت لە ئێستایا کاڵۆ بۆتەوە پاشان دێنە سەر تەکنۆلۆژیا ڕەنگە تەکنۆلۆژیا زۆرجا باس لەوەکن کە هۆکار بوو بەڵام ڕەنگە هۆکارێکی زۆر سادە بێت کە کاریگەری لەسەر کاغەز و خوێندنەوە هەبێت بەڵام دۆخی سیاسی دۆخی کۆمەڵایەتی ئەمانە چ کاریگەری هەبووە لەسەرەوەی کە تاکێکی ساغڵەم ئەها مرۆڤێکی خوێنەر مرۆڤێک کە دنیابینێکی جیاوازی هەبێت لە کۆمەلگای کوردەواری زۆر بەکەمی دروست بکە یاخۆ دەگە بڵین لە کۆمەڵناسیە دەڵێ 50 زائید یەک حسێبە ئێمە ڕەنگە لە خوار دەشەو بەڕاستی نەکرد 50 زائید یەک یعنی ئەو فاکترانە چینکەوە مرۆڤ گەلێکی خوێنەر و ڕۆشنبیر و قەڵەم بەدەست و دەستە بژێرمان لە کۆمەلگای ئێمەیە دروست نەکردو ئەگەر هەش بێت زۆر بەکەمیە ئێمە ینی ئەومان لەبیر نەچێ ینی هەموو سەردەمێک هەموو سەردەمێ هەموو ئاراستەیەکی تر ئەو ئاراستە کۆمەڵایەتی بێ ئاراستە ڕۆژنبیری بێ ئاراستەیە سیاسی بێ خوێنەری ئەو ئاراستانە دروستەکان نووسری ئەو ئاراستانە دروستەکە بۆ نمونە ئێمە پێش سەر هەڵدانی بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردی ئەکەن کە ئەڵێن لە ساڵی 1880ەوە لە سەردەمی عوبێدەڵای نەهریەوە یان لە شێعرەکانی حاجی قادری کۆیەوە یان لە ئەحمەدی خانی یعنی تەنانەت لە مۆموزینا باسی مەسەلەی کوردەوە شتانەکە پێش ئەوانە شعرەکانمان دڵداری بووە داستانەکانمان داستانی مەموزین بووە داستانی خەج و سیامت بووە داستانی شیرین و فەرهاد بووە ئەو داستانانە ینی لە بواری خۆشەویستیە بووە زیاتر یعنی سەقافەی کوردی بەعام ئێمە ئیتر نیمانە ینی شتێک باسی فەلسەفە بکات ینی لەو مێژوانەیە باسی تاریخ بکات دەیتە ناوکە بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد دەستی پێکرد لە شێع بێدەڵای ناریەوە و دواتری ینی حاجی قادری کۆی ئەوانە کە سەریان هەڵدا ئەو بزوتنەوەیە لەگەڵ خۆیان نووسەرانی ڕاپێچ کرد بە دەوری خۆیە تا گەیشتە ئەم دۆخەی با بڵێن تا نەوەتوێکی با نەوەتوێکیش تا ڕاپەڕین با بڵێن یعنی ئەدەبی و نووسینیش زۆرتر کەوتە خزمەتی شۆڕشەوە شۆڕشی چەکداریەوە شۆڕشی کوردستانەوە ئەو شۆڕشەی کە هەبوو ئەو جوڵانەوەی کە هەبوو هەموو چین و توێژ و ئاراستەکانی ڕاپێچ کرد لەگەڵ خۆیە یعنی ئەدەبی خستە خزمەتی خۆیەوە لە نووسینە لە فەلسەفە ئەوەی کەەوە لەو فەلسەفەی کوردی نییە بەڕێی من یعنی شتێک نییە بڵێن فەلسەفەیە کە بێت تایبەت بێ وەک فەلسەفەی یۆنان بڵێن فەلسەفەی کوردی ئەمە نییە یعنی ئێستا هەندێک محاولات هەیە یعنی ئێستا کە لە زانکۆی سلێمانی بە تایبەتی لە زانکۆی سەڵاحەتی نیشتا هەندێک ینی هەندێک محاولات هەیە لەسەر فەلسەفە محەممەد کەمالە و ئازاد حەمەیە لە کەرکووک و ئیتر کۆمەڵێکی ترن ئەمانەی کەوا دێن لەسەر فەلسەفە قسەکان شتێکی تازەیە دێتە سەر ئەدەب زیاتر چیرۆکە شێعرە
ڕۆمانە داستانەکانە ئەمانەیە ینی ئەمانەی کە سەقافەی کوردی بەو شێوەیە هات لە دوای ڕاپەڕینەوە ینی کرانەوەیەک یانی لە کوردستانە ڕوویدا هەرچەنە ئێمە جاران ئەم بەشەی خۆمان لە کوردستانە کرانەوەکەی بەرەو عێراق بوو ینی شتی لە عەربیەوە تەرجەماکە بۆ کوردی لە کوردیەوە تەرجەماکرا بۆ عەربی لە ئێرانە بۆ فارسی و لە فارسیشەوە بۆ کوردی لە تورکایە بزوتنەوەی کوردایەتی ینی تەنانەت بزوتنەوەی ڕۆشنبیریش لە تورکایە هەبووە ینی لە سەردەمی بەدرخانەکانەوە هەبووە بەڵام چیە سەیرەکەی لە منفا بۆ ڕۆژنامەی کوردستانیان لە قاهیرە دەرکردووە لە هینەوە دەرنەکرا لە شوێنەکەی خۆیەوە دوای چوەتە لەندەن چوەتە جنێڤ چووە ئەو شوێنانەی کردووە و ئیجا گەشتووەتە دەستی نخبەی ڕۆشنبیر و ڕخبەی سیاسیش لە عێراقی گەشتە لە ئێرانش گەشتووە ئەو ڕۆژنامەی کوردستان ینی بەو پەرتەوازەیە لەبەر ئەوەی کوردستان داگیر کراوە وڵاتێکە داگیر کراوە میلەتێکە داگیر کراوە لەژێر هەژمون و داگیرکاری فارس و عەرەب و تورک و ئەوانە یعنی نووزەیەکی لێەوە هاتووە توانێتی زۆرێک لە جۆرەکان خۆی تەدوین کات یعنی خۆی ئیدامە بە خۆی بدات بەرە بەخۆی بدات و خۆی تەدوین کات یعنی بەو شێوەیە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە ئەدینی لەم بەشەی خۆمانە بەڵام لەگەڵ ڕاپەڕینە شتێک هات ڕاستە یعنی مەجالی پێشکەوتنە مەجای چوونە پێشی گۆڕانکاریە لە ژیانە مەسلەی تەکنۆلۆجیایە هات کۆمرە شتیشی سڕیەوە مەسەرن یەکێک لەو شتانی کە سڕایەوە ئێستاکە خوێنەری نێژ بە تایبەتی خوێنەری کتێب و ئەوانە ئێستاکە لە ڕێگەی خۆتەزانی ینی هەمومان ئەومان متابع کردووە لە ماڵەکانیشمانە 4-5 کەس دانیشە کەسی ئاگای لە خۆی لێخەرە خەریک مۆبایلەکەیەتی ینی مۆبایلەکەیش ئەوە نیە تەرخانی کردووە مەسەرم بۆ سەقافە بۆ خوێنخانشی کردبەوە چێژەی کتێبی نییە بێگومان بە تاکید دێتی ناتوانێ بگەڕێتەوە نابێتە سەرچاوە نابێتە مەزدەر نابێتەوە تا ئێستش بڕە ئەو کتێبانێکەوە لە پەراوێزەکانی یاە لە لاپەڕەکانی کۆتایی یا سەرچاوەکانی نووسیوە گشتی سەرچاوی ئەو کتێبانە وەرەقین نەک سەرچاوی ئەلکترۆنی ئەوانە ئەمە بەم شێوەیە هینی کرد ئێستاکە هەندێک خەڵک بە بیانووی ئەوەی کەوا ئێستا ئەتوانێت بە مۆبایل بخوێنێتەوە یان لە کۆمپیوتەر بخوێنێتەوە یان ئێستا پێویستی بە کتێبی ئەلکترۆنی ئەو شتانەیە کەینەکات لەو بیانەوە خۆی دزیوەتەوە جوولانەوەی ڕۆشنبیری بە تەواوەتی لە زیاد بە تایبەتی لە کەرکووک بە حکمی نەمان و مردوێتی بۆ ئەەکەم لە کەرکووکە لەبەر ئەوەی لەسەرم خاڵە ئەو پرسیارم هەو کار چییە بۆچی ینی تاکی ئێمە خوێنەری ئێمە یاخود گەنجی ئێمە لە ئەم ئاستەیە ینی بەو شێوازە ئەبینرێت بەداخەوە پەیوەندی بەم سیستەمی سەرمایهداری و لیبرالیزمینەوە هەیە ئەم لیبرالیزمی کەوا هاتووە ئینسانی تەشەتوت پێ کردووە یعنی ئینسان پارچە پارچەیە 100 پارچەی لێ بۆتەوە ئینسان بیرکردنەوەشی پارچە پارچەیە یعنی ناتوانێت تەرکیز کاتە سەر ئێستا بۆچی ئەی کۆمەڵی پیشەیش هەیە نەما ئەمە ئێستا ئەم تەکنۆلۆژیایە وای لێ هاتووە ئینسانەکانی پارچە ناتوانێت لە ئەم مۆبایلێ هەیە من خۆم بۆ بیرەوەری بە بیرمە لە ڕەحیمەوە یەک تەلیفۆن هەبوو لە ئەم شوێنی ئەم مۆڵەکەی ئێستا پێیانەوت گەراجی پاسەکانی ڕەحیماوە پاسەکانی کەرکووک هاتنە ئەوێ لەوێ تەلیفۆنێکە بوو هەموو ڕەحیماوە ئێستا لە ماڵێکە 5 کەسن 5 مۆبایلێ ئینجا فریا ناکەوێت فریای مەواعید ناکەوێت فریای ئەوە ناکەوێت پەلەیەتی ئەڕوا تەنانەت لە سەر نانخواردنیش لە سەرڕانی دایناوە خەریکە نانەکە ئەخوات و خەریکە ئەوە مۆبایل بۆ خویەک بۆ دیاردەیەک ئینسانەکان کۆمەڵێک داهێنان هەیە لە ئینسانە کوشتی لەلای ئێمە لە ڕۆژ ئاوا نییە ڕۆژ ئاوا ئەوت بۆ ئینتاجەکە بەڵام ئێمە نەخۆمان ئینتاجی ئەەکەین نەخۆمانش ئەتوانین بەشێک بین لە شارستانی لە بەرخۆری یاخود بەرخۆری زمێمێچکەنین ئێمە بزەبت ئێمە ئەگەر بێتەوە ئێستا بەیانی هەستین لە خەو بڵێن کورد نەما هیچ نەما کورد لەسەر بەشەریەت زەرەرچی ئەکات بۆ نمونە ینی چی لە دەسەدا تەنانەت عەرەبیش ینی چی لە دەسەدا ئێمە ملەتێکین ملەتێکی زیندوونین بەشداری ناکەین لە بەرهەمهێنانی حەزارەتە ئێمە چی ئینتاجەکەین چی بەرهەمهێنین کەواتە دۆگمای ئێمە پرسیار ناتوانین گرنگی بە مێژوی خۆمان بدەین ئێمە کێشەکە لێرەیە ئەزاتی ئەکەوێتە سەر ئەستۆی کێ جاران کێ بەرپرسیار بوو مەکتەب بەرپرسیار بوو زانکۆ بەرپرسیارە پەیمانگاکان ئێستا مستەوای زانکۆ خۆتان دەزانن چی بەسەر یان ئێمە ئەوەستا ئەو کتێبخانە ناوەندی دیالۆگ تەڵەبەی دێن بە کەلۆرەس بەحسی تەخەڕوج ئەنووسە ئەڵێ $100 دەم $150 دەم بەحسێکم دەنێ هەیە ئێستاکە لە کەرکووکە نشۆنەیە بەحسی جاهزیە بۆ تەخەڕوج یعنی وای لێ هاتووە
باوەڕت بێ ینی من خۆم لە مەدرسەی نەجاح بووم لەم گەڕەکە یانی لە بەرتەکێ لە مەدرسەی نەجاح بووم جاران لە پێنجی سەرەتایی لە شەشی سەرەتایی نەشرەی جیداریمانە بوو لە دەرەوەی پۆلەکانە لە مەمەڕەکانە نەشرێکی جیداری ئەکرا تەلەبە بەشداری تیا کرد یاری لە نووسین وانە هەرچەنە خوێندن بە عەرەبی بوو نووسینەکانی نەشرەکەیش بە عەرەبی بوو جگەلەوە ئەمانیان بردیانی ئێمە ئەمانیان برد بۆ کتێبخانەی گشتی ئەمانیان برد بۆ ئەو شوێنانە ئەمانیان برد هینە بوو شتێکە بوو بە عەرەبی پێیانەوت فنونی بەیتی ینی ئیشی دەستکرد و هی ماڵەوە ئەمانیان برد بۆ ئەو شوێنانش ئەمانیان برد بۆ کتێبخانەی گشتی ئێستاکە مامۆستاکان خۆیان یانی لە تەراجعان یانی تەراجعێکی یەکجار گەوریان کردووە تۆ ئێستاکە مامۆستای زانکۆنیت نەتیجەی خوێندنەوە من تۆ ئەهێنمەوە بزات لەبەرەوەی ئەزانم کتێبە خوێیتەوە دەی کتێبی ئەتوانی دانیشی لەگەڵ دکتۆرایەکی مامۆستایزە ئەتوانی لەسەر لەگەڵ ڕئیس قسمێکە دانیشی مناقەشەی فکری لەگەڵا بکەیت و لەویش پێشکەوتوتربی لەبەر ئەوەی خۆی ناخوێنێتەوە کەواتە کاکزای لێرە ڕێک پرسیارێکم وجود کەواتە ئەوەی بخوێنێتەوە بەهشتێک بۆ خۆی دروست دەکات یاخود ڕێک دۆزەخێک جەهەنمێک بۆ خۆی دروست دەکات سارتەر ئاسا کە دەڵێ ئەوانەی دیکە بۆ ئێمە دۆزەخن لەگەڵ کۆمەلگایە هەڵ ناکات یاخۆ پێویستە ها لەگەڵ تەویژمی کۆمەلگایە بڕا و کورد دەڵێت چوویتە شاری شوێن لە بەساوتەوە بگرێت ئەزاتی من دەست ناگرمە چاومەوە بیکەیتەوە شاری کوێران ئەوانە من بۆ خۆم خۆت دەزانی ینی خوێنەرم من 50 ساڵ زیاترە کتێبە خوێنم و کتێبیشم هەیە من ئەو دنیای ڕاستە ینی دات ئەبڕە لە کۆمەڵی خەڵک خۆت ناتەوێت دەگەڵ یا دانیشی ناتەوێت تێکەڵ بی ینی تۆ لە سایکۆلۆجی جەمال غەستان لۆبۆن بخوێنەرەوە ینی تۆ ناتوانیت تێکەڵ مێگەلەکە ببی ئەوەی کەوای مێگەلەکە دەی جیابیتەوە ینی هێواشش ئینعیزالەکەی کەمی ئەچی هەندێک برادەری تایبەت بە خۆت ینی ژیانێک بۆ خۆت دروستەکەی دنیا بە خۆت دروستەکەی لای من بەهشتا بەس ڕەنگ بێ خەڵک پێمان بڵێ معقەدە دابڕاوە لەگەڵ خەڵکا قسە ناکات تێکەڵ نابێ ئەوە ناکە ئەوان نییە من کۆمەڵی دابوونەریتی کۆمەڵایەتیە ئێمە نایزانین بەڵام ئەزانم لە فەرەنسایە چی لە ڕووی ڕۆشنبیریۆ سەقافی فەرەنسی چییە ئەتوانم بڵێم رووسیا چی ئەتوانم بڵێم تۆلستۆی چییە ئەتوانم بڵێم دۆستۆفسکی چییە ئەتوانم بڵێم شۆلۆخۆف چییە ئەتوانم بڵێم تۆرگەنیف چییە ئەتوانم بڵێم بلزاک چییە بڵێم فکتۆر هۆگۆ کێ ئەمانە ئەتوانم ئەمانە بڵێم بەڵام ناتوانم دوو قسەی شت بکەم لەناو هینی کوردەواریە کە پێم ڕەبزە لەبەر ئەوەی خۆم کە پەنام بردەوە بۆ کتێب ڕاکردنە هەم لەو واقعە هەم بۆ دروستکردنی واقعێک کەوا ئینسان تایە مەکانەتی خۆی هەبێ ینی ئینسانی بوونی ئینسان بگەڕێنەوە من ئەڵێم خوێندنەوە ئینسانی بوونی تۆ ئەگەڕێنێتەوە مرۆڤ بوونی تۆ ئەگەڕێنێتەوە کە وەکو مرۆڤێک بژەی مرۆڤێکی کاریگەر مرۆڤێک هەست بکە مرۆڤێک لەگەڵ ئێش و ئازاری خەڵکا بێت مرۆڤێک هەست بە خۆشیەکانی خەڵکە بەشداریش بکات لە دروستکردنی ڕۆشنبیری لە دروستکردنی حەزارەتی ئەو میلەتە باشە کەواتە لە باشووری کوردستان ئێمە بۆن حاجی قادری کۆی کە دەڵێ بەیەکەوە پوش و ئاگر و نەوتن یاخود گۆران دەڵێ لە هەندێک شوێن دەڵێ ئەی تریفەی مانگی سپی دەرکی دەلاقا با پیس نەبی خۆت مەدە لەم کوردی عێراقا یاخود بە پێچەوان و لە هەندێک شوێن بازەوە دەکە ئەی تریفەی مانگەشەوی بەردەرکی دەلاقا با پیس نەبی خۆت مەدە لەم کوردی عێراقا یعنی بۆ نمونە ئێمە پێویستە لە مێژووە داستانمان هەبووە لە مێژووە بۆ نمونە ها شا بەسەپان نازانین و کۆمەڵێک بابەتی ها فەنتازی ئاسا خەیاڵ ئاسامان هەبووە شانازی بەڕابردوی خۆمانە بۆ نمونەکەین تا چەند گرنگە لەسەر پێخەف یاخود لەسەر سەرینی مێژووی خۆمان نەخەوین و کورد وەکو دەڵێ لە هەندێک ینی توێژینەوە یاخود لە هەندێک توێژەکە دەڵێن کە کورد لە دەرەوەی بازنەی مێژوو شایە و بگرە نەکە لە ناو بازنەکە بخولێتەوە لە دەرەوەی بازنەکەیە و ئەوەی خۆت باست لێوە کرد ئەگەر نەمێنێ کەواتە پەنجەمۆرەکەی چی بۆ لەدای خۆ بەجێ هێشتووە بۆیە سیستەمی سیاسی بەگشتی ئەوی کە باسی لێوە دەکەم لە باشووری کوردستان تا چەند کاریگەر هەبووە لەسەر مرۆڤ ئەوی کە مرۆڤێکی فشۆڵ لەرزۆک دروست بکات و مرۆڤێک ئەها نەبوونی ئیرادە نەبوونی هاوزە نەبوونی توانە مرۆڤێکی پاسیڤ نەک ئەکتیڤ مرۆڤێکی نێگەتیڤ نەک ها پۆزیتیڤی دروست کردووە کۆی سیستەمەکە تا چەند هۆکار بووە و تا چەند سیاسەکانیش لە حاڵی خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی ڕووناکبیر و خەڵکی قەڵەم بەدەست تێگەیشتم لەم کۆمەلگایە با لە سیاسەکەەوە بیگرم ئەگەر مێژووی سیاسی ئەم وڵاتە بگەڕێنیتەوە بۆ سەردەمی
سەرەڵدانی حیزبی ڕزگاری و حیزبی شۆڕش و دوای پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم حیزبانەی گشتی کەوا لە سیەکان و حیزبی شوعی پێشترکەوە تەمەنی و بەرەو ئەوە ئەڕوا بەرەو 100 ساڵی ئەڕوا حیزبی شوێوانە ئەگە گەڕێتەوە بۆ مێژویان ئەو حیزبانە لە تەراجعێکی یەکجار گەورە نەکەرێت ئێمە بۆ نمونە سەرکردەکانیان ینی سم نمونەی یەکێتی بۆ دێن ئەزانی یەکێتی کێ بوو مام جەلال بوو دکتۆر کەمال فواد بوو دکتۆر فواد معسووم بوو ئەزانی نەوشیروان مستەفا بوو ئەزانی لە قەڵەما خاوەن قەڵەم بوون لە فکرە خاوەن فکر بوون لە توانا و لە ئیلقایە و لە خیتابەیە خاوەن خیتابە بوون خاوەن هەموو شتێک بوون ئێستا کە سەیری کە حیزبەکان چەنێ تەراجعیان کە سەیری عناسرەکانی کە سەیری کەوادرەکانی کە دوای 50 ساڵ دوای 6 ساڵ بزانە کورد چەنێ تەراجعی کردە لە مستەوای سیاسیشە بگرە بۆ سەقافەکەیش تۆ کوانێ حەمەموکریەکە لە کەرکووکە بۆ دروست بووەتەوە ناتوانانی ئێستا ئەوەی سەری هەڵدا سلێمانی زیندووە ئێمە دڵێکمان خۆشەکەەوە سلێمانی دائیمە ڕوومان لە سلێمانیە لەبەر ئەوەی سلێمانی لە بەرهەمهێنانی ڕۆشنبیریە لە بەرهەمهێنانی تەنانەت فکریشە پێشەنگە یانی ئەگە سلێمانی سقوت کات ئەکوژێتەوە بەجارێ مەسەڵەن ئێستا کە جەماعەتی ڕەهەند خۆت شتەکانیان تخدوێتەوە هەم گۆڤارەکە و هەم ئەو مەریوان وریاقان و بەختیار عەلی و سرە ئەگرن تەنانەت ئەوتانێ بەرهەمەکانیان تەرجەمە ئەکرێەوە یەکیان مامۆستای زانکۆی لە هۆڵەندا ینی مەریوان وریاقان بەرهەمەکانیان تەرجەمە کراوە بۆ عەرەبی بۆ فارسی بۆ ئەڵمانی بۆ ئەو زمانانە ینی من چوومەتە ئەڵمانیا چوومە ئەو کتێبخانەیشکەوە بەختیاری تیا دانیشت مایە شار لە کۆڵن ئەو کتێبخانێکی یەکجار گەورە ئەوانەیە وابزان ملیۆنی کتێبی تایە کتێبخانەیە لەوێ ینی ئەچوو ئافاقێکی زۆر دڵاقەیەکی یەکجار گەورە ئەکراوەتەوە لە بەردەمیا بۆ ئەوەی بگەڕێ هەم بۆ سەرچاوە لە سەرچاوە ئەسڵەکەیەوە نەک لە بچێت فکری هیگڵ لە سەرچاوێکی عەرەبی وەرگێ یا مارکس بچێت لە سەرچاوێکی فارسی وەرگێ لە ئەڵمانێکەوە وەریەگرن ئینگلیزیەکەەوە وەری ئەگرن ئەوانە توانیوانە ئەوانە جێی پێی خۆیان بکەنەوە بەڵام سیاست لە وڵاتی ئێمەیە کارەساتە ئێمە ئەوەی تووشی هەموو نەهامەتێکمانی کرد سیاستە لە سیاستیشان ململانەکانی ناوخۆکە ململانێکی خوێناوی بووە ئەو سیاستە ئێمە ملەتەکەی وێران کردی ینی لە جیاتی خوێن وای لێ هات قەڵەمەکانیش کۆمەڵێکی بوو پێیانیانەوت لە سەردەمی ئەوانەی لای بەعز بوون ئەوانەی لە ناو یەکتریا بوون دژی بە یەکتری بوون ناوی جاش قەڵەمیان لە یەکتری خۆتەزانی ئەو شتانە کەچی بەسەر هاچی بەسەر سەقافەیە هاچی بەسەریە هات ئێم ئەو هەمان لێ هات هەمانیشە خەڵکێک ڕۆشتوی سر لە کەرکووکەوە مەسەلەن 34 ژنمان هەیە یعنی زۆر ناودارن مەدی حەسۆفیە ڕۆناقشوانیە شلێ ڕەشیدە بەیان سەلمانە تەنانەت لە وەرزش و ئەوانەیە عالیە محەممەد ئەمینە خوشتی سەڵاح یعنی مجموعی بکان لێرە ئاوێزان نووریمانەیە لە شاعیرەکان لە نووسینە ئەمانە یعنی کۆمەڵی خەڵکی وەهامان هەیە بەڵام لێرە سیاست وای لە خەڵک کردووە ئەمانەیش بکشێنەوە ئەزانسی لە گۆشە نیگایەکی ترەوە بتوانن خزمەتی سەقافە بکەن خزمەتی ڕۆشنبیری بکەن بەڵام سیاست لە پشتیانەوە نییە بۆ نمونە ینی ئێمە ئێستا تەنانەت ینی محافظی سلێمانی ئەم محافظی ئێستا کە ئێمە ئەوێ بە زوونی سەوزە زانین خۆمان لێرە یەکێتین بە زوونی سەوزە زانین ئەو محافظە یەکێتی نییە بەڵام توانیوێتی بۆ 15 نووسەر بەرهەمەکانیان چاپ بکات یعنی ئەمە دڵخۆشکەرە بەڵام ئێمە لێرە نیمانە ئەمانەی ئەم شتان زۆر باش مامۆستا بەڵێ کەسێکی یاخود گەنجێکی وڵاتێکی بیانەی ئەوروپی بێت هەر وڵاتێکی تر بێت مێژوویەکی یاخود زانێریکی چاکی هەیە لەسەر مێژوی وڵاتەکەی لەسەر کەلتورەکەی لەسەر نەتەوەکەی بەڵام پێ بە پێچەوانە و ینی گەنجی ئێمە هاوڕەتی ئێمە تاکی ئێمە ئەگە لێ بپرسین یاخود کەسێکی بیانی لێ بپرسێت لەسەر مێژووی ملت و نەتەوە و شارەکەی لەوانەیە ئەو زانێری نەبێت لەسەر و بابەتانە هۆکار چی ئایا کاتی پەروەردە بەشێکی گشتی هۆکار یاخود خوێنەر خۆی گەنج لێرە هۆکارە کۆمەڵگە ئێمە نەگەشتە ئەو ئاستێشی ینی سیاسەکانیش ڕێز لە نووسەرەکان بگرن بۆ نمونە ینی تۆ ڤیکتۆر جارێکیان نەچێ بۆ لە پرزگەکەی لای لویسی حەفدێ بزانم جلێکی شڕی لە بەرایەوە پەرپوت و ئەوانە ئەڵێن بۆ چۆچی ناوە لویس ینی تر خۆتەزانی ینی ئیمپراتۆری فەرەنساوە ئەڵێ ئەو ئەمەوێ ئەڵێ
ئەمەی ئەوێت و سێرجلەکەم مەکە ئەوەی لێرە ئەوێ ئێمە مشکلەکەمان ئەوە سیاسەکە خۆی بۆتە بەدیلی ئەمەش خۆی ئەزانتیە کە مەسئولێتێکی حزبی وەرگرت ئیتر خۆی نووسرە خۆی مۆسیقاژەنە خۆی گۆرانی بێژە خۆی هونەرمەندە خۆی شێوەکارە خۆی هەموو شتێکە خۆی لەسەروی هەموویانەوەزانێ من ئەندامێکی مەکتەبی سیاسی هەر حزبێک بەرامبەر بە نووسەرێک ئەزان شاعیرێک شاعرەکەم لەلا گرنگترە لە ئەندامی مەکتەبی سیاسەکە من تەمەنامە کردی علی شاعر بمیان نووسەر بم کە خۆم ئەزانسی لە سەروی هەموویانەوە ئازینەکرد دا ئەنیشتم دەبێت پام لەبان بنای ئەوان لە خوارپایبنەوە دانیشتنایە نەک من بچم لە خوارپایە دانیشم ئەو گاڵتە بە نووسینەکەی منکە گاڵتە بە شارەکەم کە ئێمە زۆربەی سیاسەکانمان ئەو گاڵتە بۆ ئێرانەکەن وای لێ هاتووە وای لێ هات ئێمە لە سیاست هاوامان نەم ملەتە کرد یعنی تەنانەت دەزانێت گاڵتە بە خوێنی شەیدەکانیش بکرێ هین لایەنەکان هین یەکتری بەو شێوەیە ئێمە گیانمانە ئەمە ینی سیاست ئێمە گیانە ئێرە یعنی سیاست بە هەڵێداوا بزان بزرگی عەلەویە کتێبێکیە سیاست بە هەڵەیە بردی ئەمە باسی ئەکاتیانە و باسی ئەوەکە کە سیاست چی لە وڵاتانە کرد چی لە ئێمە کرد بە تایبەتی ئەم وڵاتانی عالەمی سێم خەڵکانێکی خۆمان دواکەوتوانە لە کەرکووکە 4 کەس دێت ڕۆکاتەوە حەزەکەی وەرە ڕۆژێک وەرن بۆ ئەوێ بزانە چەند کەس تێت ڕووی تێکە دێت کتێبی چیش ئەبات بۆ ئەمانە ئەگەر نامەی مۆبایل و مۆبایل بۆ ئەوی کچ و کوڕ بۆ یەکتری نامە بنێرن ئیتر بۆ هەنێشتە گەڕێنەوە کە وایە جارانە یان هەلول و مەلول تەکامە زەرد و سوور و شەمامە بۆ ئەگەر بۆ کتێبی بۆ دۆستەفسی ناگەڕێ کاکە بۆ بەلزاک ناگەڕێ بۆ تۆلستۆی ناگەڕێ کارگەری لەسەر نیشە و کامۆ و سارتەری شە بووە ئەنی ئەو نووسەر عەزیمی رووسیا وایە کاک زاریانی لەسەر فرۆید هەی بووە بێگومان کە بە باوکی قوتابخانەی دەروونشی کاری ناوازەن دەکرێت کاک زایر کەواتە ئێمە ئەلبەت دوو سێکتەرێک بوو پەروەردەکەم ماڵەوە بە تایبەت دایک کە مرۆڤ پەروەردەکا بۆی کە مرۆڤێکی باش بێت و خوێنەرێکی باش بێت دووش قوتابخانە بەڵام لە هەمان کاتدا ئێمە بینین سیستەمی پەروەردە و کارکتەرەکانی نێو پەروەردە خۆیان پێویستیان بە دیسپلینی هەیە بەڕاستی پێویستیان بە ڕیفۆرمێک چاکسازی و ئەپدێتێک هەیە بەڵام بینە سەر ماڵەوە لە کاتێکا کە باوک ها سیستەمی سەرمایەداری دووچاری شیزۆفرینیا و لەتلەتبوونی کەسایەتی کردووە ئەوەی ماوەتۆ دایکە بەڵام دایک شکاڵین ژن واتە لە کاتێکا لە کۆمەلگایەک کە ژن بە چاوێکی دیکە لی بڕواندرێ ئایامە چۆن مرۆڤ گەلێکی خوێنە دروستەکە و ئایا ئەگەر بێت و ئێمە لە پەروەردەی ماڕۆژمان پەروەردەیەکی باش نەبوو بۆی کە بخوێنینەوە ڕەنگە زۆرینەمان بۆ شێوازەیە بۆ فلتریا تێپەڕی بێتین تا چەند گرنگە ئێمە لە نەهامەتەکانەوەی کە نیچە باسی دەکات مرۆڤی باڵاو کەسەیە کە لە نەهامەتەکان و ناڕەحەتەکان و نەکبەتەکان ئیرادێکی کۆنکریتی وزەیەکی باڵای ئەبێت تاوەکو بگا بوو سوپەرمانە و سیزیف ئاسا ئەوەی کامۆ باسی دەکات وێڕای هەموو ناڕەحەتەکان بەڵام هەر هەوڵدەین بەردەکە بەرینە سەرەوە و هەرچەند کلۆر بێتەوە ئێمە بە ئیرادەوە هەوڵدەین تاوەکو بتوانین گۆڕانکاری کۆمەلگای ئینسان یاخود کۆمەلگای مرۆڤایەتی بەگشتی دروستکەین بەڕاستی ئێمە ئەزانی چۆناکە ئەوەی ئێمە کە تەراجعی کرد خۆی لەوێەوە تەراجعی کرد مەسەن دایک تەراجعی کرد لەو پەروەردەکردنە دایکی مامۆستا ینی من دایک و باوکی مامۆستا هاتوونە مناڵی خۆیان لەگەڵا بۆ هاتوون تە کتێبخانەکە ینی کتێبێکیان بۆ مناڵەکەیان هەڵنەگرتووە چیرۆشێک بڵێ ئەمە بۆ مناڵەکەمان لەیخوێنەوە ئێستا ئەو ڕۆڵە نابینێ ئەوانیشی علی تەراجعەکەم کێشەکە لەوەیە ئێمە لە قەیرانین عقلی کوردی لە قەیرانایە ئیتر تۆ عقلی دایک بێ عقلی باوک بێ عقلی مامۆستا بێ لە قەیرانایە مامۆستا ساڵ بە ساڵ وای لێ تێت ئەوەی ئێستا من باسی ئێستا ئەەکەم کە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ ساڵ بزات لە کەرکووک بزات لە کەرکووکە ئەو شتانە نییە ینی ئێمە جاران بەیان مەکتەبی 11 ئازارمان هەبوو لە کەرکووکە مەکتەبی 11 ئازار یعنی ناوێکی هەبوو بۆ ئەوەی کەەوە داوایانە کرد پێشانگای کتێب بکرێتەوە ئاهاتن مەسەرن بۆ کتێبخانەکان ئێستا ئەگەر ئێمە قسە بکەین من قساکەم چووکە حەقم نییە لە ئێستا لە مەکتەبەکانە دیاردەی تلیاکێ لە مەکتەبی کچانە لە ڕەحیماوەش و لێرەش و ئەو دیاردە لە مەدرسەی کچانشەیە یعنی پێیانیشوانتە من نووسیشمە خێزانەکان بۆ مامۆستا یەکجار گرنگە بەس مامۆستا چی بەسەراتوە مامۆستا لە مەکتەب دەرچێتە سەر پردەکە ئەزانسی عەلاگا فرۆشێ تۆ مامۆستات ئاوا لێکرد تەڵەبەکەی خۆی یان لە بەرچاو تەڵەبەکەی خۆشی سوکەوێ بەهای مامۆستا دابەزیەوە کاکەم بەهای مامۆستای زانکۆ دانیشتەوە دابەزیەوە کاکە مامۆستای زانکۆ دکتۆرایە ئەچێ بۆ فیستیڤاڵی خێڵ
ئەچێ بۆ فستیڤاڵی زەنگ ناچێ بۆ فستیڤاڵی جاف ئەچێ بۆ فستیڤاڵی زەند ئەچێ بۆ فستیڤاڵی نازانم چی ئەم وەستای زانکۆیە ئەمە ئەوە تەراجع نییە ئەو پاشەکشە نییە زۆر پاشەکشێ ئەی کەمال مەزەریش بۆچی عێراق سەردەمی ئەو فاشیەتە و بەعس تیاری خاص بۆ کەمال مەزەر دەرەکات بچێت لە بەسرا محازەرە بڵێتەوە لە جامیعەی بەسرا بە تیارە لە بەغداوە تیاری بۆ دەرەکەن بچێت لە بەسرا محازەرە بڵێتەوە لە بەغداوە بێتەوە محازەرە بڵێتەوە لە زانکۆی سلێمانی زاران زانکۆی سلێمانی و پێشەوەی بێتە هی هەولێر مجمعی علمی عێراقی کوردی لە عێراقا بڕۆ ئێستا بەرهەمەکانی شکور مستەفا و عەزەدی مستەفا ڕەسوڵ و مەسعود محەممەد و هەژار مکریانی و کەمال مەزهەر و ئەم کەڵە نووسەرانە بڕۆ بزانە نووسەرەکانی مەزیاو خۆتەزانی خوێنەری یعنی کۆڕی زانیاری کورد چی بەرهەمێکی ئێستا کورد ئەوەی پێ ئێستا زمانی جیاجیا ئێستا وای لێ هاتووە کتێبێک ئەگەر لە سلێمانیەوە چاپکرێت کتێبێک لە ئەولێرەوە چاپکرێت جیاوازی دنیای هەیە لە زمانە لە وشەکانە لە مستەڵاحەکانە بۆیە یعنی ئەزانتی ڕۆشنبیری کوردی بێخاوەنە ڕۆشنبیری کوردی سیاست وێرانی کرد لە ماوەی ئەم 30 ساڵەیە سیاسەتی ئەحزابی کوردی ڕۆشنبیری لەگەڵ خۆیان تەفروتونا کرد وێرانی کرد کردێ ناو شەڕی ناوخۆ کردێ ناو کۆمەڵێک ئاڵۆزی یەکجار جاران لە سەردەمی فاشێتی بەسا مامۆستا لە هەندەوە هاتووە بۆ زانکۆی سلێمانی مامۆستا لە مسرەوە هاتووە بۆ زانکۆی سلێمانی ئێستاکە خەڵک لە سێی متەوەستەوە بە شەهادەی تەزویر دکتۆرایی هێنا کاکە خەڵک ڕۆژ 20 حیمایی لەگەڵا بوو ئیمتیحانی بە کەلۆریدا تۆ چی ئیهانەکردنی زانکۆی مووسڵ و بەغ دەبێ ناوبانگ بوو لەو بارە خەڵک ئیهانەکردنی ڕۆشنبیری ئیهانەکردنی کلتور ئیهانەکردنی زانست چۆنچۆنیە ئەوە ئیهانەکردنی زانستە بەو شێوەیە هینەکەن بەدەیان ئێستا سەیری معدەلەکان کە چەند معدەلی گشتی سە چۆن جاران لە یەکێک معدەلی 95 بێنایە لە شارەکە دەیەدایەوە لەبەر ئەوەی بەڕاستی یعنی ئیمتحان بەڕاستی تاقیکردنەوە بوو بەڕاستی زانست بوو ئێستاکە زانست بزانێت چی بەسەراتە خۆتان تاقیکەنەوە من حەزەکەم یعنی بۆ ئەوەی لە بیریشم نەچێ حەزەکەم لە ڕووی معمارسازی لە کەرکووک و یا معمارسازی کووردە میواندارێکی هەوری تاڵەبانی بکەن یعنی یەکێکە لە معمار سازەکانی کەرکووک و هی کوردیش بزات ئەو هۆڵ ڕۆشنبیرەکەی ئێرە ئەو تەسمیمی کردا مەکتەب سیاسیەکە ئەو کردێتی فندق سنۆبەر ئەو کردێتی محافظەی تازەی کەرکووک ئەو گشتی تەسمیم کردووە بۆ ئەوەی بزانین یعنی ڕۆڵی کورد ئەلێرە ئێستا وەکو ئەندازیارێکی کورد ئەو وەکو معمار ناسێک هەوری تاڵەبانی هەتا ماوە بینە بەرنامێکی لەگەڵ بکەن و بمێن لە ئەشیفەکەتانە من داواتان یەکەم ئەوتان بکردا دڵنیا بەکای لەسەرەکەین کاک زایر ئەوەی کە باست تۆ لە هۆگە کرد ینی ئەوە لە هەمان کات دەکاتێک کە شاژن بانگی نووسەرەکانی لەندەن و بریتانیا کات شکسپیر و هاوڕەکانی بە بەها فەخفەخە و جلوبەرگی ڕازاوە و مایلۆرد فەرم و بەرەوە ژوورەوەانە بەڵام لەو سەربەندەیە چارلز دیکنز بە جلوبەرگێکی شەڕەوە دێ لە کوچێکە وەستێ و خەڵکی پێیان سیرە کامەشیە وەکو ئێستا سۆشال میدیانە بوو کە بڵێنەوە دیکنزە و گەورە نووسەر و گەورە ڕۆمان نووسی بریتانیایە کاتێکە ئیهمالێکن فەرامۆشەکەن بەڵام کە گفتوگۆ کەوێتە قسەکردن شاژنەتە خۆی دایانێ ئەمە بایەخدانی شاژنە هەڵبەت ئەمە هاوشێوەی نمونونەکەی هۆگۆ کەوتی عەقڵ موێ من وەکو دوا پرسیارم کاک زایر گەل ئەگەر گەل هۆشیار نەبێت کەواتە تا چەند پێدەوتە گەلێکی دۆگما و چەقبەست و لە شوێنی خۆیان مراوە حاکە وەگەر بێت و گەل یاخود تاگ لە وڵاتەیە مێژووی 3000 ساڵ و 4000 ساڵی مرۆڤایەتی نەزانێت ئەمە چی پێدەوترێ و هاوکات چی بکرێ باشە بۆی کە گەلێکی باش و گەلێکی ها پێشکەوتوو و گەلێکی ڕۆشنبیر دروست بکەین و هەروەها کام سێکتەر کام ستراکچەر ڕۆڵی بینێنەوەی کە گەلێکی بە ئاگا و گەلێکی هۆشیار یاخودنەوەیشی هۆشیار دروستکە لەم کۆمەلگایە سێبە محاولاتێکەیە ینی من خۆم شتیام ینی محاولاتێکی بچووکەیە لێرە لەم شارەیە بەڵام من شتێک بە من بۆ خۆم ینی مێژووی کورد ناگەڕێ ڕاستە ینی کورد هەبووە هەزاران ساڵە ئەوەی باسی ئەەکەن بەڵام من مێژووی کورد دەگەڕێنەوە بۆ مێژووی نووسی کوردی ینی پێشی ئەحمەدی خانیوانە تەجاوز ناکاتە 500 ساڵ بەڵام عەرەب مەس عەرەب گەیە سین بەچی شمشێرێکی بەدەستەوە بوو کتێبێکی بەدەستەوە بوو داوی قورئانە گەیە حدودی سین بەو کتێبە یعنی کتێبی پێ بوو کتێبی پێ نەبووە ناگەیشت زەردەشت ینی ئەگە ئاڤێستەی نەبووە ناگەیشت
یەهودیت ئەگەر تەورات لە بۆیە ناگەیشت مەسیحیت ئەگەر ئەنجیل لە بۆیە ناگەیشت با پیاوێک ئاوا بڵێ ئێستش خەڵک پیا بێڵێ پێغەمبەر مارکس لەگە سەرمایانە بۆ سەرمایە ئێستا ئیستا من خوێندنەوەی چی بۆکەم بۆ ژمارەی هی بێتەوە بۆ سەرمایە خوێندنەوەی بۆکەم مەبەستم ئەوەیە ئێمە ئەلێرەیە مانی چۆن ئەو تۆ ئەم بەرنمێتان هەیە وەختەکەیشی جارەکەی تریش باسم کرد وەختەکەی مردووە ینی وەختی بەرنمەکەتان چۆن لەم جۆرە بەرنامانە زیاد بکەین ئەمە لێرەوە هەنگاوێک چۆن ئێمە ئێستا محاولێکمان هەیە لەگەڵ ستران و ئەوانە و لەگەڵ کاکاسۆ ئەوانەیە لەسەر مەسائلی ڕۆشنبیری ئەوانە بتوانین شتێ بکەین بزانین چونکە ئێمە ئەوەی نقصان تا ئێستاکە لە ڕووی کللتوریەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە نەمان لە ڕووی سیاسیەوە لێبووینەوە ناتوانین لەگەڵ تورکمانە ئێمە ڕێکەوین ناتوانین لەگەڵ عەرەبا ڕێکەوین ناتوانین لەگەڵ بەڵام لە ڕووی سەقافیەوە بۆ ناتوانین شتی مشتەرەکمان هەبێ بۆ تیپی هەڵپەرکی هاوبەشمانیە کوردی عەرەبی تورکمانی بۆ یەکێتیی نووسەرانمان نییە هینەمە بۆچی یەکێتی نووسەرانی عێراق من جێم بۆتەوە تایە من ئەندام لە یەکێتی نووسەرانی عێراق لە یەکێتی نووسەرانی کوردستان وەرم ناگرن ئەندام نیم من لەوێ چەندێک کەس 2 ساڵە 3 ساڵشە ینی داوام کرد ڕاستە لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانم وانە بەڵام مەبەستم ئەوەیە ئێمە پێویستە کات ینی خۆمان گورجە بکەین بزات ینی ئەگەر دەتەوێتەوە ببیتە خاوەن کەرکووک پێویستە هەنگاوی جددی بنێن هەنگاوی زۆر جددی بنین سیاست ئەوەیە وا دیمان 4 ساڵ جارێکە وڵەدە 3 کەسە ئەوە لە 6 کەسە گەیانمانە 3 کەس و وە پەرلەمان هەر لە تەراجع ئاین بابین ئێمە وەکو ئەڵێ حەقلەکانی تر ئاراستەکانی تر ڕەهەندەکانی تر بچین لەسەری ئیش بکەین ینی ئەم بەرنامەی ئێوەیەکی کە لەو ڕەهەندانە هیوادارم پێشکە هیوادارم بەرنامەیەکە بێ لەمەی ئێوە لەسەر مەقامات کاکە منبعەکەی کەرکووکە دراسە هەبێت لەسەر مەقامات بەرنامە هەبێت لەسەر مەقامات بانگی مەقام چۆن تۆزیع بووە ئێستا مەسەرەن خاسە ئێمە لەم بەرخاسەی مەقام لێرەوە دەست پێکە ئەلەو دیوە حەیران دەست پێکە ئەو بەرخاسە ئەڕوا بەلای هەولێرە سێ ینی تۆ دەبێت شتەکان جیاکەیتەوە تۆ لە شاریشە یعنی ئەو سەقافەتە تۆ سێری کەرکووکە دابەشی گەڕە کوردەکان کە ئەوەی لە شۆرجە ئەوانەیە چووک ئیمتیدادی جەباری ئەوانەیە سیرەکە لاجەکەیانکە ئەوەی ئەم گەڕەکە ئیستا ئێوە لە چووکە ئیمتیدادی سلێمانیە سەقافەتەکەی ئیمام قاسم جیاوازە ئەوەی ڕەحیمەوە ئیمتیدادەکەی شوانە سەقافەتەکەی شوانە کاکە یعنی ئەمە تا ئێستاکە ینی ئێمە لە ڕووی شارستانیەتەوە ئەو ڕگەماندا نەقوتەوە بتوانین کەرکووکیش بە شێوەیەک بتوانین لە ڕووی سەقافیە هەمووی ڕەبتکەین بێ ئەڵبەت پرۆگرام بای باشە زیاتر دەوڵەمەند کرد بەڵام کاتمان هەرچەند بدوێن لەسەری کە بابەتام چمکە دەوڵەمەندە نەکرد بەرنامە بەڵکوین پێویستمان بە چەندان ئینستیتیوت پەیمانگای زانستی تاوەکو توێژینەوەی زانستی لەسەر بکەین و هیوادارین کە لە داهاتوە ببینی بەڕاستی دووبارە سپاس دووبارە بەخێر سپاسیش بۆ ئێوە لە خزمەتتان بەڕێزان سپاس بۆ وێشکە تاوەکو ئێستا بینەر بوون هەمولایەکتان شاد و کامەران و هەمیشە لە گۆڕاندا بن هەتا پرۆگرامێکی تر هەر شاد بەختەوەرە بن